ئازیزان دۆستانی فلیم سازان خۆشحاڵین جارێکی کە لە تەوەرێکی کەی پڕ مەبەست وە زەرور و پێویست فەر بۆ هەموو کەسێک، یعنی تەنها بەس بۆ فلیم ساز نییە بەڵکو بۆ هەموو کەسێکە وەکو وانەی پێشوو کە من وانەیەکم پێشکەش کرد بۆ ئەو کەسانی کەم لە سەرەتایان. ئێستا هەر ئەو کەسانە وە فلیم سازان ئەتوانن سوودێکی تەواو لەم بەرنامەیە وەربگرن کە چۆن بتوانین بەڵگە فلم دروستکەین. بەڵگە فلم دروستکردن ئەمە ئەرچێکە، هەر بەس بە تەنها ئەوە نییە دروستکردنی فلم بێت، ئەرچێکە لەسەر هەر هەمومان، لەسەر هەر هەموو تاچێک. لەم ڕۆیە هەمومان کامیرەمان پێیە، یعنی هیچ نەبێ کامیرەی تەلەفۆنەکەی دەستمان، هیچ نەبێ توانین کامیرەیەکی فۆتۆگرافەکڕین ڤیددیۆی تایە و هیچ نەبێ بە ئاسانی ئەتوانین ئیتر کامیرەی ڤیددیۆ بکڕی، کامیرەی فۆتۆگراف بکڕی، کامیرە سادەکان وە لە تەلەفۆنەکە تا ئەوەی کە هەیە. بەڵام لێرەیە زۆر زۆر پێویستە ئێمە چۆن بتوانین ڕووداوەکانی ژیانمان، ئەو ڕووداوانەی کە بەردەوام بەسەرمانادێ بیکەین بە داکومنت، بیکەین بە بەڵگە. ئەگەر هاتوو بەڵگەکان باش بن، ڤیددیۆکان باش بن، فۆتۆگرافەکان ئەو وێنانەی کایگریت باش بن و وێنە چیرۆکە وێنەمان هەبوو خاتوو بنار سەردار وابزانم بناوەکەی مێستا بیرچووەوە ئەو لەسەر چیرۆکە وێنە بە فۆتۆگراف وانەیەکی جوانی پێشکەش کردو، ئەتوانم بڕۆ سوودی لێ بینن. ئیتر ئەگەر بە فۆتۆگرافی ئەگەر بە ڤیددیۆ بێ ئەمڕۆ هەمومان لە بەردەستمانایە ئەتوانین سوود لەم وانەیە وەربگرین و ئێمەی میلەتی کورد لە هەموو میلەتێک زیاتر پێویستمان بەوەیە ژیانمان، ڕووداوەکانی ژیانمان، ڕووداوەکانی دەوروبەرمان، ئەو ڕووداوانەی کە دەقە بە دەقە لەگەڵ گۆڕانکاریەکە لەگەڵ مانایە ئەتوانن بیکەن بە فلم، ئەتوانن بیکەن هەر هیچ نەبێ وێنەی بگرن، ڤیددیۆی بگرن کە ڤیددیۆتان گرت ئەگەر بێت و پەیڕەوی ئەم پرۆگرامانە بکەن، ئەم بنەمایانە بکەن کە کاک بورهان باسی ئەکات، ئەو کاتە ڤیددیۆکەت یەکسەر ئامادەیە بکرێ بە بەڵگە فلم. ئەگەر خۆت کردت ئەوە زۆر زۆر باشتر، ئەوە بە ناوی خۆتەوەی. ئەگەر خۆشت نەتکرد بەڵام ئەبێ بە سەرچاوەیەک، سەرچاوەیەکی زۆر زۆر پێویست بۆ ئایندە و بۆ ئێستا و بۆ هەموو سەردەمێکی مێژووی میلەتەکەمان. اینجا ئازیزان خۆشحاڵم ئێستا هەوڵدەن جۆ لە وانەکەی کاک بورهان بگرن و تێبینیەکیشتان پێ ئەبەخشم، داوای لێبوردنەکەین لەبەرەوەی کاک بورهان لە ڕۆژهەڵاتی کوردستانە کەمێ پێشتر خۆمان ئامادە کردو بۆ ئەو ڤیددیۆیەک تۆمارکات، وانەکەی خۆی بە ڤیددیۆ تۆمارکە و بۆمان بنێرێ، بەڵام کەمێ پێش ئێستا هاتە سەرهێڵ وێنەکە ڤیددیۆکەشی دەرکەوت، بەڵام دەنگ و ڤیددیۆ ئەوەنە ناخۆش بوو، یعنی ئەوەنە ناڕێک بوو، ناساز بوو. لەو بڕواایە بووم کە هەر یەکێ لە ئێوە ئەگەر دیقەتی بدایە لێ بێتاقەتە بوو. اینجا بۆیە ئێستا بەس ڤیددیۆکەمان پێ باش بوو، ڤیددیۆکەوا داگرین دوای خۆشی ئەگەر توانی جارێکی کە بێتەوە لە دوای تەواوبوونی ڤیددیۆکە دێتە ناو وانە ڤیددیۆیەکەی خۆی، دێتە ناو ئستۆدیۆ و بە ئستۆدیۆ پرسیارەکانی لێکەین و وەڵاممان باتەوە، ئیتر ئەوەیان چارمان ناچارە و هەر چۆنێک بێ ئەمانەوێت دانەبڕین و وانەکەش بەردەوام بێ و خزمەت بە هەمومان بکات و ببێ بە سەرچاوەیەکی تێر و تەسەل بۆ ئایندەی فێرخوازانی فلیم سازی. کاک بورهان سڵاوتان لێبێتم، کاتتان باش. لە درێژەی باسەکەمانەوە بەشی دووەمی باسەکەمان لەسەر سینەمای بەڵگەیی ئەمڕۆ ئەمانەوێت لەبارەی فۆرم و تێکنیکەوە قسە بکەین، فۆرم، فەن، تێکنیک لە سینمای داکیومنتە. ئەگەر کاتیش هەبوو دواتر لەبارەی ستراکچر و پێکهاتە لە سینەمای بەڵگەییە قساکەین. سەرەتامانوێ بزانین کە فۆرم یان تێکنیک چییە؟ فۆرم ئەو شێوازەیە، ئەو چوارچێوەیە، ئەو سکلێتەیە کە محتەواکە و ناوەڕۆکەکە سواریە بێت و لە ڕێگەی ئەو چوارچێوە و لە ڕێگەی ئەو پەیکەرەوە، لە ڕێگەی ئەو سکلێتەوە ئەمانەوەی محتەواکە بە بینەری خۆمان ڕابگەینین. جا
لە دوو زاویەوە ئەتوانین تماشای مەسەلەی فۆرمیان تەکنیک بکەین. تکنیک ئەتوانێت نیاز و بەرحاڵ شتێکی پێویست بێت بۆ ئەوەی کە لەو ڕێگەوە بۆ ئەندازەی کە پێویستمان پێە فیلمەکەمان نیشان بین، مەزمون و ناوەڕۆکەکە ڕابگەینین، یان نەخێر ئەتوانێ ئەوەندە زاڵ بێت، ئەوەندە زیادەڕەوی بکەین کە سواری ناوەڕۆکەکە بێت و خۆی دەربخات، خۆی بنوێنێت و بە جۆرێک ناوەڕۆکەکە بپۆشنێت. جۆری یەکەم ئێمە ئەتوانین قبوڵی بکەین و ئازادین کە تا ڕادەیەک کە پێویستە ئیسفادە لە فۆرم و فەن و تەکنیک بکەین، بەڵام لە جۆری دووهەمە شتێکی ناڕەوایە، یعنی ئیسفادەکردن لە فەن و تەکنیک نابێت تا ئەو ڕادەیە بێت کە محتەواکە بپۆشنێت، زاڵ بێت، خۆی بنوێنێت و زیاتر لەو ڕادەیە کە پێویستمانە ئیسفادەی لێ بکەین. بەداخەوە ئێمە فیلمسازانی شەرق، فیلمسازانی وڵاتانی ئێمە تا ڕادەیەک جاروا هەیە تووشی فۆرمزەدەگی بوون کە محتەوایان لە بیرە چێتەوە، ناوەڕۆک و بابەت و مەوزوعیان لە بیرە چێتەوە و بۆ ئەوەی کە بیانەوێ بڵێن کە ئێمە تکنیک ئەزانین، ئێمە شت ئەزانین، ئێمە کەرەستە و جیازی باش بەکارەهێنین، تا ڕادەیەک بە شێوەیەکی زیادی ئیسفادە لە فەن و تەکنیکەکەن کە محتەواکە و ناوەڕۆکەکە ئەپۆشنێت و بە پێچەوانەی فیلمسازانی وڵاتانی غەربیەوە کە ئەوان بابەت و مەزمون و مەوزوع بۆیان گرینگە و فەن و تەکنیک لە خزمەتی ناوەڕۆکایە، ئێمە تووشی فۆرمزەدەگی بووین و بە شێوەیەکی ئفراتی ئیسفادەی لێ یەکەین تا ئەو ڕادەیە کە فاسلەیەک کەوتووەتە بینی علم و هۆنەر، زانست و هۆنەر. ئەوانەی کە خەریکی کاری علم و زانستن ئەڵێن کە هۆنەر شتێکی سەرحیە، شتێکە کە لە ئاستامێنێتەوە و ناتوانێت بڕێتە قوڵایی بابەتەکانەوە، ناتوانێت بە شێوەیەکی زانستی باس لە بابەتەکان و گیر و گرفتە کۆمەڵایەتیەکان بکات. و لەو لای تریشەوە ئەوانەی کە کاری هۆنەریەکەن ئەڵێن کە علم و زانست شتێکی قورسە، شتێکی پیچیدەیە، شتێکی سەختە و دوی ناکەون، ناچن بە دۆریە و ئەم بابەتە بۆ بەهۆی ئەوەی کە ئەم دووشتە واتە زانست و هۆنەر لە یەک فاسڵەیان گرتووە، دوور بوونەتەوە لە یەک و بەداخەوە بەتایبەت لەم ساڵانەی ئەخیرە فیلمسازانی لای ئێمە بە جۆرێک ئەوەندە کە سەرنجی تکنیک و فەن و کەرەستە و جیازەکان ئەن، سەرنجی ناوەڕۆکەکە و بابەتەکە نان و لێ ورد نابنەوە. لە درێژەی باسەکەمانە ئەمانەوەی باس لە مەسەلەی ینی کۆمەڵێک مەسئلە و باس لە کۆمەڵێک مەسئلە و مەوزوع بکەین کە لە خزمەتی تکنیکایە، لە خزمەتی فۆرمی فیلمەکەیایە و یارمەتی ئێمە کە فۆرم و تکنیکێکی باشترمان بێت و باشتر بیناسین و بزانین کە چۆن بەکاری بێنین. یەکێک لەوانە مەسەلەی تهدیدکردنی مەوزوعە، یعنی چڕکردنی مەوزوع، مەحدودکردنی مەوزوع، بابەت. هەر لێرە ئەڵبەت سەرەتا داوای لێبوردنەکەم بەداخەوە ئێمە لەبەرەوەی کە زۆربەی سەرچاوەکانمان بۆ بواری سینەما یان بە زمانی فارسیە یان بە زمانی عەرەبیە یان بە زمانی ئینگلیسیە، ئێمە زۆر جار هەیە و شانەی کە بەکاری دێنین فارسی یان عەرەبی یا ئینگلیسین و بەداخەوە هەرچەند ئینگلیسیەکە خۆب جێگەی خۆیەتی، بەڵام فارسی و عەرەبیەکە ئێمە گەبتوانین کەمتر ئیسفادەیان لێ بکەین و ڕێگە چارەکەشی ئەوەیە کە کەسانێکی دۆرسۆز وەکو کاک سەرکەوت یان ئەوانەی کە هەم لە بواری سینەما شارەزان، هەم لە بواری زمان و ئەدەبیاتی کوردیە شارەزان بێن، دیکشنەریەک وشەنامەیەکی یەکگرتوو
دروست بکەن و پەرەی پێبن و ئێمە فیلمسازیش ئەو ئیستلاحانە ئەو زاراوانە ئەو وشانە بیان ناسین و ئستفادەی لێ بکەین بەکاری بێنین بە شێوەیەکی یەکگرتووکە جوانتر لە یەک تێبگەین. بەڵێ عەرزمە کرد مەسەلەی مەحدودکردنەوەی بابەت. زۆر جار کە ئێمە خەریکی کاری ڕسێرچین، خەریکی لێکۆڵینەوەین بۆ فیلمی داکیومنت، تووشی بە جۆرێک لە دەستچوونی لە دەست دەرچوونی بابەتەکە بین، چۆن ئەڕوینە ناو مۆزوعەکەەوە بینین ئەوەنە بەربڵاوە، ئەوەنە گەورەیە، ئەوەنە وەکەوەی کە سواری ئەسپێکی سەرکەش بین، ئەمان با بەم لاوە ئەمان با بەو لاوەوە سەیرەکەین، ئەو شتە سەرنجڕاکێشە، ئەوەش جوانە، ئەوەش ببێ، ئەمەش بڵین و ئەمە لە واقع بە جۆرێک دوورمانە خاتەوە لە بابەتە ئەسڵیەکە و بە شێوەیەک تووشی پەڕوتن و زیادەوتن ئەبین. خۆ لە کاری هۆنەرە کە سینەمای داکیومنتیش فیلمی بەڵگەیش یەکێ لە لایەنە هۆنەریەکانە، چۆنوتن زۆر گرنگترە لە ئەوەی کە لە چیوتن. یعنی بە قەوڵی سعدی شاعری ئێرانی ئەڵێ کەم گوی گۆزیدێ گوی چۆن دۆر تازێ ئەندەکێ تۆ شەوەت جیهان پڕ. ینی دۆڕ یان زێر یان هەر شتێکی گران قیمەت ئەگەر زۆر بێت ئیتر نرخی نامێنێ، نرخی کەمە بێتەوە. بۆچی بە نرخە؟ لەبەرەوەی کە کەمە. ئێمەش ئەگەر بمانەوەی زۆر بڵین لە ئەرزش و بایی شتەکەمان کەمە بێتەوە. پس جوانترە کە لە باتیەوەی کە بابەتێکی گەورە هەڵبژێرین و بە نوقسانی و بە کەم و کورتی و ناتەواوی لەبارەیەوە قسە بکەین، جوانترەوەیە کە بابەتێکی چکۆلە لایەنێک لەقێک هەڵبژێرین و بە تێر و تەسەلی و بە زانستی تەواوە بە تەسەلوتی تەواوە ئێمە لەبارەیەوە قسە بکەین و بۆ بینەر ئەم شتە تەفهیم بکەین. عەرزم بە حوزورتان هەروەش کە وتم لە مەسەلەی لێکۆڵینەوە ئێمە ئەبێ ئاگامان لە ناوەڕۆکەکە بێت. ناوەڕۆکەکە لە فیلمی بەڵگەییە زۆر زۆر بۆ ئێمە گرنگترە تا تکنیک و فۆرمەکە ناڵێن کە لە فەن و تکنیک ئیسفادە نەکەن، با ئیسفادە ئەبێ بکەین، پێویستە بەتایبەت لە دنیای ئەمڕۆوە، بەڵام ئەبێ تا ڕادەیەک بێ کە لە خزمەتی دەربڕینی بابەتەکە و ناوەڕۆکەکەیە بێت. ئەگەر ئێمە بتوانین لە کاتی لێکۆڵینەوە کە خەریکین واقعیەتەکان باس ئەەکەین، ئەو سنووری واقعیەتە تێبپەڕنین بە چڕوپڕکردنی بابەتەکە، ئەتوانین بگەین بە حەقیقەت و ئەمەش شتێکی زۆر مهمە لە سینەمای بەڵگەیە. لە درێژە ئەمەوێت 4 قۆناغی لێکۆڵینەوەتان بۆ باس بکەم. ئالێن ڕۆزنتاڵ نووسەری کتێبی سینەمای بەڵگەیی لە ئیدەوە هەتاکو سناریۆ بە ئێماڵێ کە 4 قۆناغمان هەیە بۆ لێکۆڵینەوە لە سینەمای داکیومنتە. یەکەم متونە کتێبخانەییەکانە، یعنی ئەو دەقانەی ئەو نووسراوانەی کە بە شێوەی کتێبخانەیی دەستمانەکەوێت. کتێبخانە تەنها مەبەست ئەو شوێنە نییە کە کتێبی تیا هەیە یان ئێمە لە کتێبەکانە شت بدۆزینەوە. بەڵێ کتێب یەکێ لەوانەیە، بەڵام هەر شتێک کە بە شێوەی مەکتوب و نووسراوە، چ لە گوگڵا، چ لە یوتیوبە، چ لە ئاپاراتە، لە هەر سایت و ماڵپەڕێکی ترە، نازانم لە دادگاکانە، لە دەفتەرخانەکانە، لە ماڵەکانە، هەر شتێک وەکو تاپوەیەک، وەکو بەڵگەیەک، وەکو سەنەدێک ئێمە دەستمان بکەوێت لەسەر کاغەزێک، لە ماڵپەڕێکە، لە پیجێکی شخصی کەسێکە، هەر شتێکمان دەست بکەوێت ئێمە ئەتوانین وەکو دەقێکی کتێبخانەیی و سەرچاوێکی کتێبخانەیی استفادەی لێ بکەین بۆ کارەکە. دووهەم وێنە و فیلمی ئارشیڤیە. وێنە و فیلمی ئارشیڤی هەر شتێکمان دەست بکەوێت لەبارەی ئەو بابەتەوە، چ وێنانەی کە لە ماڵەکانە هەیە، ئەو وێنانەی کە لە ئالبومی خەڵکا هەیە، نازانم ئەوانەی کە لە گوگڵە، لە ئینتەرنێتە دەستمان بکەوێت، لە کتێبخانەکانە، لە دایرەکانە، لە ڕێکخراوەکانە، لە
ئینستاگرامە لە فەیسبووکە هەر شتێک بەبێنە و بە ڤیددیۆ ئێمە دەستمان بکەوێت ئەتوانێت بۆ ئێمە سەرچاوەیەک بێ بۆ ریسرچ و لێکۆڵینەوە تەنانەت لە فیلمەکەشە ئیسفادەی لێ بکەین و کەڵکی لێ وەربگرین. سێهەم موساحبە و وتوێژە. وتوێژ لەگەڵ کەسانی پسپۆر، کارناسەکان، لێزانەکان، ئەوانەی کە ئەتوانن زانیاریەک بە ئێمە بن لەبارەی ئەو شتەوە، ئەوێ بڕوین ئەوانە ببینین، موساحبەیان لەگەڵ بکەین، دەنگەکەیان تۆمار بکەین و تەنیا ئیکتفا بە دەنگەکەش نەکەین، ئەتوانین دەفتەرچەیەکی یادداشتکردنمان لەلا بێت، ئێمە نوتبەرداری بکەین، ینی بۆ خۆمان بنووسین، کۆمەڵی شت یادداشت بکەین کە دواتر بۆ نووسینی سناریۆەکە یان تەسویرنامەکە ئیسفادەی لێ بکەین و بەرحاڵ شتەکانمان لە بەرچاو ون نەبێت. و چوارۆم لێکۆڵینەوەی مەیدانی و ریسرچە لە مەحەل و شوێنی ڕووداوەکە. ئێمە بێ بڕۆین ئەو شوێنە، خەڵکەکان ببینین، قسەیان ببیسین، پرسیاریان لێ بکەین، خۆمان لە نزیکەوە شاهدی مۆزوعەکە بین و شتێککە لە ئەم دوو بەشە، ینی لە وتوێژاوە لە ریسرچی مەیدانی و ریسرچ لە شوێن و مەحەلی ڕووداوەکان مهمە ئەوەیە کە ئێمە بێ قسەی هەموویان ببیسین، ڕەنگە بەعزێک لەوانە درۆ بکەن یا ڕاستمان پێ نەڵێن، یان بە قەولی فارسەڵی یەک کەلاق چێل کەلاق بکەن، ینی شتێک زۆر گەورە بکەنەوە یان زانیاری غەڵەت و هەڵە بە ئێمە بن. ئێمە بێ بە سەبر و حوسەڵەوە گوێ لە هەمووی بگرین و بەرحاڵ دواتر لە بینی ئەمانە کۆمەڵێ شت کە ئەزانین جوانە و ڕاستە و وەکو عەرەب ئەڵێ قەولی متەواترە و زیاترین ڕەئی لەسرە بە واقعیەتەکەەوە نزیکترە، بۆ خۆمان هەڵیان بژێرین و گوڵبژێری بکەین و ئیسفادەی لێ بکەین. جا فیلمسازانی وڵاتانی ڕۆژئاوا و غەرب زۆر لەم شتە سەرکەوتوو بوون، لەمانەی کە باسم کرد لە مەسەلەی ریسرچە، لە مەسەلەی بابەتە، لە مەسەلەی تکنیکە، ئەوان بە شێوەیەک لە تکنیک و فەن ئیسفادە ئەەکەن کە لە خزمەتی ناوەڕۆکەکە بێت و بتوانن ناوەڕۆکەکە بە شێوەیەکی جوانتر و کوڵتر بە ئێمە ڕابگەێنن. بەڵام ئێمە بەداخەوە بە جۆرێک ئیسفادەکەین لە تکنیک، لە فەن و لەو لای ترەوە لە ریسرچ و لێکۆڵینەوە بە شێوەیەکی لاواز ئەمەڵەکەین کە لە واقعە لە سینەما حەقیقەت کە لە بەرنامەی پێشووە باسمان کرد، لای ئێمە تەنها سینەماکەی ماوەتەوە و شتێک بە ناوی حەقیقەت لاوازەوە ئەوەندە کە ئەبێ بیبینین نایبینین. سناریۆ لە فیلمی داکیومنتە. سناریۆ لە واقع ئێمە لە فیلمی داکیومنت هاتوانین بڵین کە هەر سیناریۆمان نییە بۆ شێوازەکە لە سینەمای فیکشنە هەیە، بەڵام ئێمە ئەتوانین شتێکمان ببێ بەناو لەباتی فیلمنامە تەسویرنامەمان بێت، کۆمەڵێک شت بۆ خۆمان بنووسین. ئەم نووسینە دوو جار ئەینووسین، یەک جار پێش وێنەگرتنە کە ئێمە بەپێ ئەو ریسرچ و لێکۆڵینەوانەی کە کردومانە کۆمەڵێک شت بۆ خۆمان ئەنووسین وەکو نەخشەیەک کە ڕێگەکەمان پێ نیشانات و جاری دووهەم دوای وێنەگرتن کە ئێمە ڕاشەکانە بینەوە کۆمەڵی شتی ترمان پێچاو کەوتووە، کۆمەڵی ڕاستی ترمان بۆ دەرکەوتووە، یەک جاری تر تەسویرنامەیەک یان سیناریۆیەک ئەنووسینەوە بۆ مونتەرەکە، بۆ کەسەکە مونتاژەکە کات کە بەڕووی ئەوە بزانێت کە ئێمە مانەوێت چی بڵێن و لەم فیلمە باسی چی بکەین و ئەو شتانێکە بۆمان گرینگە و سەرەتا و ناوەڕاست و کۆتایی فیلمەکە بێت چۆن بێت، ئێمە ئەتوانین سناریۆیەکی تر بنووسینەوە. جا مونتاژیش لە فیلمی بەڵگەییە هەروە کە ئەزانن مەرج نییە بە شێوەیە تەداومی بێ، ئەتوانێت بە شێوەیە غەیرە تەداومی بێ، ئەتوانێت مەچکات نەبێت، ئەتوانێت بە شێوەیە غەیرە تەداومی یان ڕووسی بێت و هەر بۆیە ئێمە دەستمان بازە، دەستمان کراوەیە کە بتوانین بە شێوەیەکی ئاسانتر لەبەرەوەی کە محتەواکە و ناوەڕۆکەکە بۆمان مهمە مونتاژەکە بکەین، کاتەکان بکەین و لە سکانسێکەوە بڕینەوە سکانسێکی تر. بۆ نووسینی سناریۆ ئێمە توانین پرۆپۆزاڵێکمان بێت، جەدوەلێکمان بێت کە لەو پرۆپۆزاڵە
ئستفادە بکەین بۆ ئاسانترکردنی سناریۆکەمان. و نووسینی خولاسە و کورتەی سناریۆکە ئێمە ئەتوانین بەم شێوە بینووسین کە پرۆپۆزاڵێکمان بێت و چوار شتی تیابێ. یەکەمەوەی کە لەسەرەوە نووسین شوێنی ڕووداوەکە کوێیە، دواتر ئەنووسین کە کورتە و خولاسەی سێکانسەکە یان سەحنەکەمان چییە، و لە خوارەوە ئەکەین بە دوو بەشەوە. ئەم لە ئەو شتانەی کە ئەی بینین بە شێوەیەکی عەمودی دێڕ بە دێڕ ئەینووسین، و لەم لاکەی تریەوە ئەو شتانەی کە ئەی بیسین، یعنی بەرامبەری ئەو شتانەی کە ئەی بینین دێڕی بەرامبەری ئەو شتێک کە ئەی بیسین. ئەم بیستنە چییە؟ ئەتوانێت دیالۆگەکان بێت، ئەتوانێت دەنگی ئەمبیانس بێت، ئەتوانێت ئفکت بێت، و ئەتوانێت موزیک بێت، یا ئەتوانێت وتار بێ ینی نەرێشن بێت. ئەمانە هەمووی ئەنووسین. بۆ نمونە ئێمە فیلمێکی داکیومنت لەبارەی ترانسەکانەوە، ترانسێکشواڵەکانەوە مەسەلەن ئەمانەوەی دروست بکەین، لەسەرەوە شوێنەکە ئەنووسین مەتەبی پزیشک، شوێنی ڕووداوەکە مەتەبی پزیشک، لەژێر ئەوە کورتەی سەحنەکە یان سێکانسەکە نووسین کە بۆ نمونە مەسەڵەن فەرید ئەڕوا بۆ لای پزیشکێک ئەوێت بڕوا قسەیەکی لەگەڵ کا بۆی کە عملیات یان عملی جەڕاحی تاغیری جنسیەت، گۆڕانی جنسیەتەکەی بن. جا لە خوارەوە ئەو شتانەیە کە ئەی بینین لەم لاوە ئەینووسین. بۆ نمونە فەرید بەرامبەری پزیشکەکە دانیشتووە و خەریکە کۆمەڵێک زانیاری پێ ئات و کۆمەڵێک پرسیاری لێەکە. لەم لاکەی تریشەوە ئەو شتانەیە کە فەرید ئەیەڵێت، ئێمە پێشتر ڕسیرچمان کردووە زانین کێشەی فەرید چییە، نازانم چی بۆیە گرینگە، چ مەبەستێکی هەیە لەوەی کە ئەوەی بڕوا بۆ لای پزیشک. ئەو شتانەیە کە ئەی بیسین و دواتر ئەگەر نەرێشنێکیش هەیە، ئەگەر موزیکێکیش قەرارە لەم سێکانسا دابنین، لێرەوە بەرامبەری ئەینووسین. یا مەسەلەن سێکانسێکی تر شوێنەکە نووسین کافەیەک، فلان کافە، لە خواریەوە ئەنووسین خولاسەکەی فەرید ڕەفیقەکانی ئەبینێ، لیان ئەپرسێ بزانێ ئەوانەی کە ئەمەلی جەڕاحیان کردووە ئایا ئەمەلەکان سەرکەوتوو بووە یان نە، لە چه حەبێک، لە چه دەرمانێک، لە چه نازانم هۆرمونێک ئیسفاداکەن بۆ ئەوەی کە دەرمانەکان تەکمیل بێ، سەرکەوتوو بێت. ئەوە ئەینووسین لە خوارەوە ئەنووسین فەرید لەگەڵ چەند کەس لە هاوڕێیانی لە فڵان کافە دانیشتووە و لیان ئەپرسێت. ئەو شتانەش کە لێرە بۆ نمونە قەرارە فەرید بپرسێمە لە فیلمەکە بمان بێت، پرسیاری فەرید لەبارەی ئەو شتانی کە ئەیبیسین، پرسیاری فەرید لەبارەی دەرمانەکانەوە، پرسیاری فەرید لەبارەی هورمون دەرمانیەوە، پرسیاری فەرید لەبارەی ئەوەی کە بۆ نمونە قەرار بێ ئەگەر ڕیشی نەمێنێ مووەکانی کەم بێتەوە، ئەبێ چش دەرمانێک لە دەموچایی باچە هورمونێک بخواچێت دەرزی و ئەمپولێک بوەشنێت و کەی بێتە دەرەوە، کەی بڕۆێتە بەر هەتاو، کەی نەڕواتە بەر هەتاو، و چەند ساڵی پێچێت، ئایا 1 ساڵە، ئایا 2 ساڵە. دواتر ئەو شتێک کە ئەی بینین پرسیاری فەرید لەبارەی مەسەلەی ڕۆحی ڕەوانیەوە، لە باری دەرونیەوە، لە مۆزوعی دوای عەمەلی جەڕاحیەوە. لەم لاوە شتێک کە ئەیبیسین پرسیاری فەریدە بزانێت کە ئایا فەرید ئەگەر ئەمەلەکەی بکات زیاتر ئەتوانێت لە ناو خەڵکە ئامادە بێت یان نەخێر دپرسە بێت، تووشی گۆشەگیریە بێت، ئایا ڕۆح و ڕەوانی شادترە بێت یان نەخێر خەم و پەژارە دای ئەگرێت. ئەمە چه کاریگەریەکی هەیە ئەم هورمون و ئەمەلە لەسەر ڕۆح و جەستەی ئەو. لێرە پرسیارەکانی ئەنووسین. ئیتر ئێمە ئەگەر موزیکێکیش قەرار بێ یان نەرێشنێکیش قەرار بێت لە سەریدا بنین، لەم لاوە ئەینووسین. بەم شێوە ئێمە چوارچێوەیەکی کولی و گشتیمان هەیە کە توانین کاتێک کە ئەڕین بۆ وێنەگرتن لە کات و زەمان و تێچوو بودجێ فیلمەکە سەرفەجوویی بکەین و شیرازەی شتەکەشمان لە دەست دەرنەچێت و بزانین کە چیمانەوێت چیمان. ئەمانە بۆ نمونە بوو. بەرحاڵ لە وەختی بەرحاڵ کاری عەمەڵی و کرداریە ئەتوانین بە شێوەیەکی جوانتر و دروستریش ئەوە پرۆپۆزاڵێک بۆ خۆمان دروست بکەین. کۆمەڵی شت هەیە لە مەسەلەی تەکنیکە
کە ئەپرسن من ئەمەوێ لە درێژەی باسەکان لەبارەیان قسە بکەم. یەکێ لەوانە حرەکەتی کامێرایە. بۆ حرەکەتی یا جوڵەی کامێرا پرسم، بەڵێ ئێمە توانین جوڵەی کامێرامان بێت، ئەتوانێت لەسەر ستان نەبێت، لەسەر سێپایە نەبێت، بۆی کە فیلمەکە داکیومنتە بە تایبەتوانێت کە داکیومنتی مەحز و تەواون، ئێمە کامێرا بێت لەسەر دەست بێت، لەسەر شان بێت، یان نایەتەکەی شتێک وەک ئیزیریک یان بەرهەڵ شتێک ئیسفادە بکەین، فەرمانیە شتێک ئیسفادە بکەین، ئەتوانین ئەوانە بەکاربێنین یارمەتی بەکارەکە، مەگەر ئەوەی کە کۆمەڵی فیلمی داکیومنت هەیە کە باسازی کراون، شتێکی تاریخیە، شتێکی مێژوویەوە ئەتوانێت کە بەگشتی لەسەر ستاند و سێپایە ئیسفادە لە کامێراکە بکەین. اینجا ئێمە چونکە لە فیلمی داکیومنتە لە کۆمەڵێک وێنە، لە کۆمەڵێک بەڵگە و نووسراوە و کاغەز و ئەوانە ئیسفادەکەین، ئەگەر کامێراکە فیکس بێ لەسەر ستاند بێت، ڕەنگە بینەر وازانێمە وێنەیە، یعنی حاڵەتی فیلم و حاڵەتی سینەما کە 24 فریم یان 25 فریم بە شێوەی نۆرماڵ بە ئێمە ئاات، ئێمە ئەگەر جوڵەیەکمان نەبێ حاڵەتێکی جوان و خۆشی نییە بۆ ئێمە. پس ئەتوانین ئێمە بە کامێراکەمان پەنمان بێ، پەن بەڕاستیان بە چەپ یان تیلت بکەین، تیلت بەرەوبان یان بەرەو خوار، یان نەخێر لە کۆمەڵی شتی تر ئیسفادە بکەین، وەکو زوم ئین بکەین، زوم ئەوت بکەین، یان نەخێر کامێرە بڕواتە پێشەوە، کامێرە بێتە دواوە. ئەم جوڵەی کامێرا یارمەتی ئێمە ئات کە لە حاڵەتی وێنە خارج ببین و حاڵەتی ئەوەی کە بینەر هەستێکی خۆشی بێ کە خەریکە فیلم ئەبینێت پێ ببەخشین. تەنانەت ئێمە ئەتوانین لە وزوحی تەسویر ئیسفادە بکەین، واتە ئەتوانین بە وەسیلەی لێنزەکانمان فلوفوکوس بکەین و لە تەسویرێکی فلو ناوازەحەوە بڕوین بەرەو تەسویرێکی وازح، تەسویرێکی شاد، و ئەمە خۆی نوعێک ئفشای تەدریجیە، دەرخستنێکی تەدریجیە کە خۆی تعلیق دروستەکە، پرسیار دروستەکە سەرەتا کە تەسویرەکە فلووە، دوای ئاتا فوکوس ئەبێ، دوای کە فوکوس ئەبێ ئێمە لە شتێکی ناوازەحەوە کە ئەڕوین بەرەو شتێکی وازێ، خۆی باعث ئەبێ کە هەیەجان و سترسی و گرێک دروستە بێ کە بینەر پێخۆش پێ بزانەوە تەسویرە کە خەریکە فوکوس ئەبێتەوە چییە و قەرارە چ شتێک ببینێت. ئەپرسن بۆ مەسەلەی ئیسلاحی ڕەنگ و نور، واتە ئیتالوناژ، چاکسازی ڕەنگ و نور. بەڵێ ئێمە ئەتوانین هەم لە کاتی وێنەگرتنا بە پێی نیاز و پێویست لە فیلتر ئیسفادە بکەین، لە فیلتری ڕەنگی، لە فیلتری پۆلاریزە، لە فیلتری ئیندی و هەر شتێک کە پێویست بێ لە فیلتری گراجوێت بۆ مەرجەی کە زاڵ نەبێ بەسەر ناوەڕۆکەکە و یارمەتی دەربێ بۆ ئێمە ئیسفادەیان لێ بکەین. دواتریش لە کاتی مونتاژ و پۆست پرۆداکشنە ئەتوانین ئیتالۆناژ بکەین، قەیچیەکە با بینەر تەسویرێکی جوانتر، فیلمێکی جوانتر ببینێت، کوالیتیکی بەرزتر ببینێت. تەنانەت دەتوانین لە CGI ئیسفادە بکەین، لە ڤیژوال ئێفێکت ئیسفادە بکەین، هەر شتێکە یارمەتی ئێمە ئات کە باشتر و ئاسانتر و لە کاتێکی کەمترا بتوانین مەبەستەکەمان بگەینین، ئێمە مۆجازین کە ئیسفادەی لێ بکەین. تەنانەت دەتوانین لە سلۆ مۆشن ئیسفادە بکەین، یان لە فەست مۆشن ئیسفادە بکەین، ینی یێواشکردنەوەی زەمان و ڕیتمی تەسویرەکان و گرتەکان، یان تونکردنەوە خێراکردنەوەی زەمان و بەرحاڵ گوزەرانی ڕووداوەکە. لەمانە توانین ئیسفادە بکەین. لە ئەنیمێشن ئەتوانین ئیسفادە بکەین، چ شتێکی سادە بێ، چ شتێکی بەرحاڵ پێشکەوتوو بێ، لە تەواوی ئەمانەیە توانین ئیسفادە بکەین. و لە نەهایەتیشە ئەتوانین تەنانەت لە مونتاژی مەوازیش ئیسفادە بکەین، مونتاژ بە شێوەی مەوازی، دوو ڕووداو لەگەڵ یەک هاوکات ببینە پێشەوە هیچ کێشەیەک نییە. و شتێکی تر ئەپیزۆدە، تەنانەت دەتوانین لە ئەپیزۆد ئیسفادە بکەین، لە باسازی نمایشی ئیسفادە بکەین. ئەپیزۆد جا خۆی بە دوو شێوازە. شێوازی یەکەم نوعێکە کە ئەپیزۆدەکان لە پاڵ یەکا کە دای ئەنین، فەسڵەکان لە پاڵ یەکا کە دای ئەنین، پەیوەندی مەزمونی و محتەوایی و ناوەڕۆکی ئەو ئەپیزۆدانە
دیارە مشخصە و ئێمە جوان تێئەگەین. بۆ نمونە من فیلمێکی بەڵگەیم هەیە بەناو کابرات کە سی ئەپیزۆدیە. ئەپیزۆدی یەکەم جا سێشت بوو کە لە کابراتە زۆر دیار بوو خۆی نیشانەداوە خەڵک بۆوانەوە کابراتیان ئەناسی جیا لە هۆنەرەکەی کابرات کێ بوو کابرات داوڵژەنێکی زۆر زۆر بەتوانا و ناوداری خەڵکی سنە بوو چەند ساڵ لەمەوە پێش بە ڕەحمەتی خواچوو دەسوپەنجەیەکی سحراوی هەبوو کە کەم کەس ئەیتوانی وەکو کابرات دەوڵ بژەنێت تەنانەت دەتوانین بڵین کە کابرات ناودارترین دۆڵژەنی 56 ساڵی ڕابردوو بوو. سێشت لە کابراتە لە ڕواڵەتەکەیە زۆر دیار بوو. یەکی کڵاوەکەی بوو کڵاوێکی پالەوی لەسەر بوو، دووەم پاڵتاوەکەی بوو، نەزەم گۆچانەکەی بوو، دەوڵەکەی بوو. ئەمانە ینی کابرات بەوانەوە کابرات بووان نەبووە کابراتە بوو بە کەسێکی تر. هەر بۆ ئێمە کردمان بە سێ ئەپیزۆدی یەکەم دەوڵەکەی کابرات، ئەپیزۆدی دووهەم کڵاوەکەی کابرات و ئەپیزۆدی سێهەم گۆچانەکەی کابرات. وە بەم شێوە لە هەر ئەپیزۆدێکە زیاتر باسمان لەسەر ئەو یان تەرکیزمان زیاتر لەسەر ئەوە بوو، بەڵام پەیوەندی و ارتباتەکە بەگشتی مشخص بوو ینی معلوم بوو. بەڵام نوعێکی تر لە ئەپیزۆدمان هەیە کە پەیوەندیەکە و اشتراکەکە بەم شکلە دیار نییە کە ئەوە نەبەرچاوی بێت، بەڵام بەڵکو بە شێوەیەکی مەزمونێکی کولی کە شاراوەیە لە فیلمەکە ئێمە ئەتوانین پەی بە ارتباتی گشتی ئەو ئەپیزۆدانە ببین. بۆ نمونە ئەباسێکی ئاڕۆستەمی فیلمێکی هەیە بە ناوی 5 کە 5 ئەپیزۆدە لە لای دەریایە کە ئەم فیلمی دروست کردووە. ئەپیزۆدێکی لەسەر چێوێکە پارچە چێوێک کە لەسەر ئاوەکەیە، ئەپیزۆدێکی تری لەسەر ماسیەکانە ماسی ناو دەریاکە، ئەپیزۆدی تری لەسەر مەلەکانە و مەلانێکە لەسەر دەریاکەن، ئەپیزۆدێکی تری لەسەر کابرایەکی ماسیگیرە و ئەپیزۆد کە لەو لای دەریاکە خەریکی ماسیگرتە، ئەپیزۆدێکی تری نازانەر بەگشتی باسی دەریاکە کە باسی نازانم چیەکات ئەلان باش لە بیرم نییە. بەڵام پەیوەندیە گشتیەکە بینی ئەم ئەپیزۆدانم چێوەکە پەیوەندی بە ماسیەکەەوە نییە، یان ماسیەکە ڕەنگە نازانم پەیوەندی بە چێوەکەەوە نەبێت پارچە چێوەکە، بەڵام بە گشتی ئەو شتێکە ارتباتێکی کولی دروست ئەکا لە بین ئەمانە دەریاکەیە. دەریا لەم نوع فیلمە ئەپیزۆدیکانە شتێکی باش کە هەیە ئەوەیە کە دەستی بینەر و بەردەنگی ئێمە ئاوەڵایە کە خۆی بتوانێت لە زێنی خۆیان پەیوەندیەکان ارتباتەکان کەشف بکات و ارتباتەکە دروست بکات و خۆیشی بیر بکاتەوە و ڕێگەی هەیە کە سناریۆکە خۆی تەکمیلی بکات و بەهەرحاڵ ڕەنگە زیاتریش لەزەت و چێژ لە فیلمەکە وەرگێت. حەزم بە حوزورتان باسازی نمایشی باسازیکردنەوە. ئێمە کۆمەڵێک فیلم هەیە، فیلمی داکیودراما یان فیلمی باسازی کراوە کە لەوانە بەڵێ ئێمە فیلمی مێژویی بۆ نمونە فیلمێکی چزانم لەبارەی حکوومەتێکەوە لەبارەی کەسێکەوە کە سەدان ساڵیان هەزاران ساڵ لەمەوە بەربووە ڕووداوێک کە اتفاق کەوتووە، لەوانە هەمووی باسازیە. بەڵام ئەو نوع فیلمە داکیومنتانە داکیومنتی مەحزە کە ئێمە لەبارەی مۆزوع و بابەتێکەوە کە ئەمڕۆ خەریکە ڕوئات خەریکی فیلم دروست ئەکەین، ئەگەر بمانەوێ جاروبار ئرجاع بکەینەوە بە ڕابردوو یان نەخێر بۆ تەفیمکردنی زیاتری بابەتەکە لە کۆمەڵێک باسازیکردنەوە لە کۆمەڵشتی نمایشی ئیسفادە بکەین، زۆر باشیشە و یارمەتیدەری ئێمە ئاات بۆ تەفیمکردنی زیاتری بابەتەکە بە بینەری خۆمان. بەڵام ئێمە بەم جیاوازیەوە کە لێرە هەوڵ نادەین و نابێ هەڵبین کە بڵین کە ئەمە عینی خودی شتەکەیەوە ئەمە ڕاستە و یعنی تەسویرەکە هەر لەو کاتە هەڵگیراوە، هەر لەو کاتەکە ڕووداوەکە اتفاق کەوتووە وێنەمانگرتووە، نا بەڵ بە پێچەوانەوە ئەبێت دیار بێت کە
ئەمە شتێکی باسازی و نمایشیە تەنها لەبەر یارمەتیدان بە تەفیمکردنی بابەتە کە ئێمە ئەو سێکانسەمان گرتووە و ئیسفادەی لەکەین لە فیلمەکە. نامانەوێت درویەکی دراماتیک لێرە بە بینەر بڵین، بەڵکو ئەمانەوەی بینەر بزانێت کە بڵێ ئەمە باسازیمان کردوێتەوەوە. ڕێگەیەک بۆ ئەم شتە ئەوەیە کە بۆەوەی کە بەردەنگی ئێمە جیاوازی بینی ئەوانەی کە ئەلعان ئەیبینێەوە جیاوازی ئەو سکانسانەی کە باسازیمان کردوێتەوە لێ تێبگا ئەوەیە کە ڕەنگەکانیان لەگەڵ یەک جیاواز بێ. بۆ نمونە توانین ئەوانەی سکانسانەی کە باسازی نمایشیمان کردوێتەوە ڕەنگەکەی بکەین بە سپیا یان بە ڕەش و سپی یان بەرەو زەرد بچێت بەرەو سۆز بچێت هەر شتێک کە بینەر بزانێت کە بەڵێ ئێمە بە عەمد و دەستقەست ئەو شتەمان باسازی کردوێتەوە و داماناوە. من فیلمێکم بوو بە ناوی نگڵ یان نۆگۆڵ کە لەبارەی ناوچەی نگڵەوە بوو. سکانسێک دوو سکانس هەیە کە بۆ نمونە باس لە شێوازی دۆزینەوەی قورئانی نگڵ ئەکەن. من ئەو سکانسەم دووبارە سازی کردەوە بۆ ئەو سکانسە لەبەر ئەوەی کە دیار بێەوە بە بینەر بڵێم کە بەڵێ ئەمە من خۆم باسازیم کردوێتەوە و بەرحاڵ بینەر نزیکتر بێت، ینی هەست نەکا کە خەریکین دروی لەگەڵ ئەەکەین. ڕەنگەکەیم گۆڕا، ینی وەکو فیلمی کۆن هەیە مەسەڵەن ئەو فیلمانێک کە 100 ساڵ لەمەوە بەرهەڵگیراوە کۆمەڵێک دەستکاری گرتەکانم کرد ڕەنگەکەیشیم گۆڕا و حاڵەتێکی کۆنم پێدا کە بۆ بینەر دیار بێت و بەرحاڵ ئەتباتەکە دانا بچڕێت. هاوڕێیان لە درێژەی باسەکەمانە ئەمەوێت لەسەر ستراکچر و پێکهاتە لە سینەمای بەڵگە فیلمە قسەتان بۆ بکەم. سەرەتا ئەمانەوێت بزانین کە پێکهاتە چییە، ستراکچر چییە، شێوازی گێڕانەوەی بابەتەکە، ئەوەی کە ئێمە چۆن واردی بابەتەکە بین، چۆن بیبینە پێشەوە، چۆن پرسیار دروست بکەین، چۆن بڕۆینە ناوەڕاستی بابەتەکەەوە، چۆن کۆتایی پێبینین و بەگشتی شێوازی وتنەوەکە کە شتێکی زۆر گرینگە و هەر فیلمسازێک ڕەنگە شێوازی خۆی هەبێت و زۆر فاکتۆرێکی زۆر گرینگە لەوەی کە بەردەنگەکەمان دابنیشێت و هەتا ئاخر سەیری فیلمەکە بکات. ئەم شێوازە پێڵێن ستراکچر کە کۆمەڵێک فاکتۆری هەیە، کۆمەڵێک تایبەتمەندی هەیە. بۆ نمونە مونتاژە، میزانسنە، عەرزم بە حوزورتان دەنگە، بێدەنگیە، مۆسیقایە، نەرەیشنە، ئەمانە هەمووی بە یەکەوە ستراکچری فیلمەکە تاینەکەن، مشخص ئەکەن و یەکە یەکە ئەمانە باس ئەکەین تا بزانین تاکوێت و ئایم بڕۆینە پێشەوە. گرنگترینیان مەسەلەی مونتاژە. مونتاژ لە واقع بە باوەڕی زۆر کەس گرنگترین بابەتە لە فیلمی داکیومنتە، تا ڕادەیە کە هەندێک کەس ئەڵێن کە مونتاژ دەرهێنانی دووهەمە و مونتۆر دەرهێنەری دووهەمە لە فیلمی داکیومنتە. کۆمەڵێک کەس ئەڵێن کە مونتاژ قۆناغێکی ترە لە مکاشفە و کەشف و شوهودی ڕووداوەکان و واقعیەتەکانە. هەروە کە پێشتر لە بەرنامەی پێشووە ئەرزم کرد، ریسێرچ و لێکۆڵینەوە قۆناغێکە لە مکاشفە و کەشف و شوهود لە واقعیەتەکان و لە ڕووداوەکانە. بۆ جاری دووهەم مونتاژە کە قۆناغێکی ترە لە مکاشفە و کەشفکردن لە واقعیەتەکانەوە. ئەگەر کەسێ بتوانێت ئەوەندە سەرکەوتوو بێت کە سنووری واقعیەت بپەڕێنێتەوە، ئەتوانێت بە حەقیقەت دەست پێ بکات. ئەرزم بە حوزورتان زیادە ئێمە کۆمەڵێک سەبکمان هەیە، ئوسلوبمان هەیە، شێوازمان هەیە بۆ مونتاژی فیلم کە لە فیلمی فیکشنەوە لە فیلمی بەڵگەیە هاوبەشن. بەڵام ئێمە بە گشتی لێرە بە تایبەتی باس لە فیلمی بەڵگەیەکەین. ئەم شێوازانە زیاتر لەلایەن دوو کەس کەەوە دوو کەسە، یەکیان ئایزنشتاینە و ئەوەی تریان پوتوفکینە لە سینەمای رووسیا، زیاتر ئەم سەبکانە ئەو دوو کەسە دایانناوەوە هەتا ئێستش ئێمە ئیسفادەیان لێەکەین. من ئەمەوێ 12 سەبکی ئەسڵی و بنەڕەتیمان هەیە لێرە
باسییان بکەم بەڵام لەبەرەوەی کە کاتمان نییە یان ماندووتان نەکەم نامەوێت زۆر لەبارەیانەوە قسە بکەم بە شێوەیەکی کورت و مختصر ئاماژەیان پێەکەم تۆزیحێکی چکۆلە ئام و دواتر ئەگەر کەسێک پێویستی بە تۆزیحی زیاتر و ڕوونکردنەوەی فرەتر بوو ئەتوانێت لە پیڤە پرسیار لێ بکات من ئەتوانم زیاتر ڕوونی بۆ بکەمەوە شی بکەمەوە. یەکەم مونتاژی مەوازیە ینی مونتاژی مەوازی واتە نمایشدانی دوو ڕوودا و بە مەوازاتی یەکتر هاوکات لەگەڵ یەکتر بۆ ئەوەی کە هەیەجان و ئسترسی فیلمەکە بڕواتە سەرەوە. بۆ نمونە زیاتر لە فیلمی پۆلیسیە لە ژانری پۆلیسیە استفادە لەمە ئەکرێت بۆ ئەوەی کە تعلیقەکە زیاتر بێت ئسترسەکە زیاتر بێت ئادرنالینی ئێمە زیاتر تەرەشح بێت تاقیب و گوریزیان ئەوەی کە پلیسێک بۆ نمونە بنێتە شۆن دزێکەوە سارقێکەوە لەم لاوەتوانین پلیسەکە نیشان بین لە گرتەیەکە یان لە چەند گرتا دواتر لە چەند گرتێترا دزەکە کە خەریکە دەرئەچێت و هەڵدێت ئەوە نیشان بین دینەوە بۆ لای پلیسەکە ئەڕووینەوە بۆ لای دزەکە و هەر لە بەرێکەوە ڕیتمەکە خێراتر ئەکەینەوە خێراتر و خێراتر تا لە شوێنێکە ئەم دوودانەکە سەرەتا بە مەوازاتی یەکتر بوون لە یەک نزیکە بنەوە تا لە شوێنێکە یەکەگرنەوە ئەگەن بە یەک. ئەمە مونتاژی مەوازی پێڵێن مثالەکەشی هەرەوە بوو کە عەرزم کرد لە شوێنگەلتری شارەتوانین استفادەی لێ بکەین. یەکەم جار لە فیلمێک بەناو سەقەتی گەورەی قەتاریان شەمەنەفەریان ترەینا لە 1930 ئێدوین ئسپۆرتر ئستفادە لێ کرد کە دواتر بوو بە باو بەرحاڵ وەکو شێوازێکی مونتاژی هەتا ئێستاش استفادە لێکرێت. مونتاژی مەوازی بە سێ شێوە ئێمە توانین استفادە لێ بکەین. یەکێک بە شێوەی وحدەتی زەمانە، دووهەم وحدەتی مەکانەوە، سێهەم وحدەتی ئیدەیە. وحدەتی زەمانیانی هەردوو ڕووداوەکە لە یەک زەمانە خەریکە ڕوئا. بۆ نمونە پیاوێکە کە چووە بۆ دەریا بۆ ماسیگرتن لەسەر قایەقێکە لەسەر بەلەمێکە دەریاکە تووفانیە بێت لەم لاوە ژنەکەی لە وشکیەکە لە ساحلی دەریاکە چاوەڕێیەکە ئەزانی کە دەریاکە و کەشوهەواکە تێک چووە مێردەکەی لە خەتەرایە چاوەڕێ ئەوە کات استرسی هەیە چاوەڕوانە ئەتوانین ژنەکە نیشان بین کابراکە لە دەریاکان نیشان بین ژنەکە نیشان بین کابراکە لەسەر بەلەمەکە نیشان بین و بەرحاڵ بە شێوەیەکی سەیان کاورا لە نهایەت ئاگەڕێتەوە گاتە لای ژنەکەی یان نەخێر ئەخنکێ لە ئاوەکە. ئەمە نوعێکە وحدەتی زەمانە. ئەو نوعەکەتری وحدەتی مەکان ینی هەردوو شتەکە لە یەک شوێنە ڕوودات. مەسەلەن دزێکە لە بانکێکە خەریکی بڕینی بانکەکەیە پلیس هاتووەتە ناو بانکەکە و هەردووکیان لە یەک مەکانن پلیسەکە بە دوایە ئاگەڕێت و لەو مەکانە ئێمە توانین پلیسەکە نیشان بین دزەکە نیشان بین بزانین ئاخرەکەیە بێ بەچی. وحدەتی ئیدەش کە بەرحاڵ ئەتوانێت بۆ نمونە دوو دز بێت دوو تیم بن لە دوو بانکە هاوکار بن یان نەخێر هاوکار نین هاوکات لەگەڵ یەک لە دوو شوێنە ئەتوانێت لە یەک زەمانە بێ یان نەخێر لە دوو زەمانیشا بێت. ئەوانە هەردووکیان خەریکی یەک نۆکارن کە بڕینی بانکە و لە ڕووی ئیدەوە یان نەخێر مەسەلەی کۆڵبەر بۆ نمونە کۆڵبەر لە عەرزم مەحزورت مەرزی دزڵیە و کۆڵبەر بۆ نمونە لە مەرزی حاجی عومرانە. ئەم دوودانە نیشان بین کە لە ڕووی ئیدەوە کە پۆلیسەکان کەمینیان بۆیان کردووە و بەرحاڵ ڕەنگە تەقەیان لێ بکەن ڕەنگە خەتەرێک بێ ڕەنگە بکەونە خوارەوە لە کێوێک فڵان ئەمانە لە ڕووی ئیدەوە هەردووکی ئەتوانێت مونتاژی مەوازی بکرێت. دووهەم تەدوینی تەشابوهە تەشابوه ینی وەکیەک بوون کە لەسەر بنەمای تەشابوهی فیزیکی نەماکان ئێمە توانین مونتاژ بکەین گرتەکان لە لای یەکدا بنین. یەکێ لە نمونە جوانەکانی فیلمێکە بە ناو زوو یان باغەوەحش لە ساڵی 1962 بێرت هانسترا فیلمسازی هۆلەندی ئەو فیلمەی دروست کردووە. ئەو حیوانانە کە لە باغەوەحشەکان مەیمونەکان با بڵێن یان شامپانزەکان
حرەکەتی دەموچاویان جوڵانەوەی دەموچاویان کاتی ئەیا بە دەموچاوی ئەو خەڵکانەوە کە چوون بۆ باقەحشەکە و خەریکن سەیریانەکەن و تەشابوهێک وەک یەکبوونێک لە ڕواڵەتەکانە و لە شێوازی شت خواردنا یان پێکەنینە یانەوەی کە خەویان دێ باوێشکان شێوازێک هەیە کە وەختی ئەمانە فیلمسا زمانەی کات کردووە بە یەکترینەوە لە پاڵ یەکدا ناوە ئێمە شتێک هەستێکی خۆش و بەرحاڵ فەنێک و تکنیکێک لە مونتاژە بە ئێمە نیشان ئاات کە ئەبێ بەهۆیەوەی کە فیلمەکە جوانتر بێەوە مەعنا دروست بکات. سێهەم مونتاژی متەزاد یان کۆنتراست هەنی دژ بە یەکە کە لەسەر بنەمای تەزاد و دژایەتی فیزیکیە. بۆ نمونە کەسێکی لاواز کات بین بە کەسێکی قەڵەوە کەسێکی ڕەشپێس کات بین بە کەسێکی سپی پێسەوە کەسێکی قەوی بە کەسێکی زعیفەوە. لە فیلمی تەپۆڵکەکانی قەیتەریە کە کاری پەرویزی کیمیاوی ئێمە قۆلانچەیەکە بینین کە خەریکە لە گەرمای هاوینە لەسەر ئەرزەکە بە خێرایی خەریکە ئەڕوات چون سەریع خەریکە لە کادرەکە ئێمە خارجە بێت لەو لاوە پیاوێکە بینین کە لە تاوی گەرما هیلاک بووە و لەسەر ئەرزەکە کەوتووە و هێزی ئەوەی نییە کە بڕوا بەڕێدا. ئەمە لە ڕووی تەزاد و دژایەتی فیزیکیەوە ئەم کاتە ئەتوانێت مەعنا دروست بکات. نوعی چوارەم مونتاژی ڕیتمیکە کە لەسەر بنەمای موسیقا و موزیک ئێمە توانین مونتاژەکەمان بکەین. رابطەی نماکان لە ڕووی تێمپۆوە تێمپۆ یا زەرباهەنگ یان با بڵێن ڕیتمەوە ئێمە کاتەکانەکەین. ئەگەر موسیقاکە خێرا بێتەوە ئێمەش کاتەکان خێراکەینەوە ینی نماکان کورتترە بنەوە گرتەکان کورتترە بنەوە موزیکاکە ئەگەر خاو بێتەوە توولی نماکان درێژترە بێت ڕیتمەکە خاوترە بێت و بەم شێوازە ڕیتمێک کە ئێمە ئەیبیسین تەبدیلە بێت بە ڕیتمێک کە ئێمە ئەیبینین. نمونەی بەرچاوی ئەم سەبکە لە مونتاژە فیلمی داوە هی فەرشادی فەداییان کە لە ساڵی 1990 دروستی کردووە لەبارەی کارخانەیەکەوە کە تۆڕی ماسیگرتن دروستەکەن. هاوکات پیاوێک خەڵکی شاری بوشێر کە شارێک بەندەریە لە ئێران خەریکە تەپڵێک لات پیاوێتە خەریکە موسیقایەکی بەندەری ناوچەی خۆیان ئەژەنێت و هاوکات لەگەڵ موزیکەکەی ئەوان لەم لاشەوە کارخانەکە خەریکە تۆڕ دروست ئەکات تۆڕی ماسیگرتن لەو لاشەوە ئێمە ماسیگیرەکانە بینین کە لە دەریا خەریکی ماسیگرتن بە تۆڕن لەگەڵ موسیقاکە ڕیتمەکە و کاتەکان یان خێرایە کاتەوە یان ئسلۆیە کاتەوە یەواشیە کاتەوە. نمونەیەکی زۆر جوانە لە مونتاژی ڕیتمیک. نوعێکی تر هەیە مونتاژی متریکی پێڵێن کە بنەماکەی نە مەوزوعی ناو کادرەکە نەک گرافیک نەک هێڵەکان و ڕەنگەکان و ئەو تەسویرانە کە ئەیبینین بەڵکو بنەماکەی بنەمایەکی ڕاضیە عەدەدە واتە ئێمە خێراکردن یان خاوکردنەوەی ڕیتمەکەمان لەسەر بنەمای ڕاضیە یان بەرحەسبی سانیە و چرکە یان بەرحەسبی فرێم. بۆ نمونە ئەڵێن 5 سانیە بێ یان 5 سانیە گرتەی یەکەم گرتەی دووەم 6 سانیە بێ گرتەی سێم 7 سانیە بێ گرتەی سێم 8 سانیە بێت. ئەوە بم شێوازە ڕیتمەکەمان خاوەکەینەوە یان نەخێر ئەڵێن لەسەر بنەمای فرێم ئەڵێن مەسەلەن گرتەی یەکەم 72 فرێم بێت گرتەی دووەم 48 فرێم بێت گرتەی سێم 24 فرێم بێت گرتەی چوارم 10 فرێم بێ و هەم بەم شێوەیە بە کەم یا زیادکردنەوەی فرێمەکان ئێمە توانین ڕیتمەکەمان خێرایە یەواش بکەینەوە. نوعی شەشەم مونتاژی زێنی یا هۆشمەندانەی پێڵێن کە ئایزنشتاین ئەمەدانیا لەسەر مەسەلەی ماتریالیسمی دیالکتیک کە سەرەتامەی لە هێگڵەوە هەڵگرتووە ئەم ماتریالیسمی دیالکتیکە مۆزۆی تێز و ئانتیتێز و سنتێزە
ئەڵێ گرتەی یەک ئەگەر بە دوای گرتەی یەکا گرتەی بیدا بنین ئەبێ معنایەک دروست بکات بە ناو گرتەی سی، معنایەک بە ناو سی دروست بکات لە زێنی بەردەنگی ئێمە. واتە نماکان یان گرتەکان ئەبێ یەکترین تەفسیر بکەن، یعنی بە واستەی ئەوەی کە بەهۆی ئەوەی کە ئەمە دوو گرتە لە لای یەکادا ئەنین ئەبێ معنایەک لە زێنی بینەری ئێمە دروست بێت کە معنایەکی سێهەمە کە لە فیلمەکە ئێمە نیشانی ناین، بەڵام بە گرتەی یەک و دوو ئەو معنایە دروست ئەبێت لە واقع شتێکە کە نە ئەیە نەبیە، شتێکی تایبەتە بۆ خۆی کە یەکەم جار خۆی لە فیلمێکا بەکاری هێنا، بەڵام دواتر بە شێوەیەکی جوانتر لە فیلمێک بەناوی احتساب یان خۆپیشاندان لە 1924 ئێمە ئەم نوع مونتاژە بینین. نوعی هەفتم مونتاژی کۆنتۆرپۆیەنە کە هەر نوعێکە جۆرێکە لە مونتاژی زێنی بەم جیاوازیەوە کە ئەگەر ئەی لە مونتاژی زێنیە ئەی و بی هەردووکیان تەسویرن، لە مونتاژی کۆنتۆرپۆیەنە ئەی تەسویرە بەڵام بی تەسویر نییە، بی دەنگێکە یان ئەفێکتێکە کە دایناوە. جوانترین نمونەیە لە فیلمی ئەو خانووە ڕەشاهی فروغی فەرخزاد ئێمە ئەیبینین کە جوزامخانەیەکە، شوێنێکە نەخۆشیە جوزامەکان یان گولەکان لەوێ خەریکن ئەژین و نگاداریان لێوەکەن. ئێمە ئەبینین کە ئەو خەڵکە ئەو نەخۆشانەکە لە حەوشەکە لە بەرخۆرەکەەوە دانیشتوین یان نەخێر لە باقی سکانسەکانە بەردەوام ئێمە دەنگی قاڵاو ئەبیسین، یعنی تەسویر شتێکی تر ئەبینی بەڵام دەنگی قاڵاو هەیە. ئەم دەنگی قاڵاوە لە فەرهەنگی ئێمە نەماد و سەمبولی شومبوون و نەحسبوونە، نەگریسبوونە، و ئەو تەسویرە و ئەو دەنگە معنایەک بۆ ئێمە دروست ئەکا کەواتە ئەو خەڵکە خەڵکێکی فەرامۆشکراون، خەڵکێکن کە خەڵکانی تر پێیان وایە ئەمانە شومن، ئەمانە نەحسن، دووریان لێگرن، ئەو مەعنا لە زێنی ئێمە دروست ئەکات. نەوەی هەشتم تەدوین یان مونتاژی ساختاریە، مونتاژی ساختاری یەک پێکهاتەیی. پودوفکین بۆ یەکەم جار ئەم نوع مونتاژەی دانا بە پێچەوانەی ئایزنشتاینەوە کە پێوا بوو گرتەکان ئەبێ یەکترین تەفسیر بکەن. پودوفکین پێوا بوو کە گرتەکان کە لە لای یەکدانی ئەبێ یەکترین تەکمیل بکەن، واتە ئا زەرب لە بی نابێ ببێ بە سی، ئەبێ ببێ بە ئابی، ئەیبی، یعنی شتێکە کە هەم ئەی تایە هەم بی تایە. بۆ نمونە وەکو ئەوەیە کە دیوارێکە ئێمە دیوارێکە دای ئەنین، ئەو ئاجۆرانە ئەو بەردانە کە ئێمە یەک لە دوای یەکدا ئەنین، لە نەهایەتە دیوارێک دروستەکە کە دیوارەکە بریتیە لە پێکهاتەیەکە لە تەواو ئەو بەردانەی کە ئێمە دامانناوە لە ئەی و لە بی کە بووە بە دیوارێک بە ناو ئەی بی. خۆی یەکەم جار لە فیلمێک بە ناوی دایکە لە 1927 ئستفادەی لەم نوع مونتاژە کرد. نوعێکی تر مونتاژە سەبکێکە بە ناو مونتاژی تۆناڵ کە لەسەر تەشابوهی تۆنالیتەی ڕەنگەکانە. بۆ نمونە ڕەنگی ڕەساسی لە تۆنالیتەی کەمەوە ڕوونەوە ئێمە ڕووین بەرەو ڕەساسی تۆختر و تۆختر و تۆختریان شینی کەم ڕەنگ، شینی ڕوون بەرەو شینی تۆختر تۆختر و تۆختر. خۆی یەکەم جار لە فیلمێکا بە ناو ڕەزمناوی پوتمکین ئستفادەی لێ کرد کە دەرەجاتی جیاوازی ڕەنگی ڕەساسی لە ڕوونترەوە بەرەو تۆختر و تۆختر ئستفادەی لێ کرد، کاتەکانی ئەکردوە ئەم کاتانە معنایەک و بەرحاڵ هەستێکی بەسەری جوانی بۆ بینە دروست ئەکرد. نوعی دوایی مونتاژی ئۆڤێرتۆناڵە، یعنی فۆقە تۆنەکان لەسەر بنەمای ڕشت و نموو و گەورەبوونەوەی فیزیکی ئەجسامەکان، شتەکان، حەجمەکان ئەم مونتاژە ئەکرێت. بۆ نمونە ئێمە توانین لە دوکمەیەکەوە کات بین بە چەرخیان لاستیکی
ماشینێکەوە ئۆتۆمبیلێکەوە یان لە چەترێکەوە کە ئێمە ئەیبینین لە گرتەیەکە کات بین بە گومەزی مزگەوتێک کە هەردووکی لە ڕووی فیزیکیەوە تەشابوویەکی هەیە کە ئەو کاتە کە ئێمە ئەیین لەو نۆعە لە چکۆلەکەیەوە بوو گەورەتری هەستێکی خۆش و معنادار ئەبەخشێ بە فیلمەکەەوە داوەریش لە فستیواڵەکانە یان لە هەر شوێنێک ئەزانێت کە ئەو مونتاژە ئەو کاتانە لە ڕووی زانستەوە بە شێوەیەکی ئاگادارانە ئەنجام بووە. جۆری دوایی مونتاژی لایت موتیڤە کە بە شێوەیەکی کورت موتیڤیشی پێ ئەڵێن کە موتیڤ بریتیە لە دووپاتبوونەوە و چەند پاتبوونەوەی شتێک لە فیلمەکە دەنگێک یان تەسویرێک لە فیلمەکە کە بە دوو ئامانج بەکارەچێت یەکێک ئامانجی دراماتیک یان تەکیدیە و یەکێک ئامانجی دروستکردنی تەنزە یان کۆمێدیە. شێوەی دراماتیکەکەی بۆ نمونە لە فیلمی ئەو خانووە ڕەشە هی فروغی فەڕۆسات بەردەوام ئێمە دەنگی قاڵاوە بیسین و بەردەوام بە ئێمە هۆشدار بە ئێماڵێتەوە کە ئەو خەڵکە خەڵکێکی فرامۆشکراون و خەڵکانی تر ئەمانیان بەلاوە شومە بەلاوە نەحسە یان لە فیلمی کابراتە کە خۆم باسم کرد ئێمە موتیڤێکە بینین موتیڤەکە چییە دۆڵێکە کە لە کێوێکەوە هەر تلە بێتەوە و بەرەو خوار دێت هەر جاروبار ئێمە ئەو نما ئەبینەوە هەر جار کە ئێمە تلبوونەوەی ئەو دەوڵە ئەو دەهۆڵە ئەبینین دەوڵەکە لە تووپارتر و شەق و شەڕتر ئەبێت تا لە نەهایەتە دەوڵەکە ئەتڵیشێ و ئەدرێت و ئەمە بە شێوەی سمبولیک ئێمە خەریکین پیربوونی کابرات و لە کارکەوتوی و پەککەوتوی کابرات و ڕەنگە بەرەو مەرگچوونی کابرات بەم شێوازە ئەمانەوێ نیشانی بین و ئەو نوعاکێتری کە کارکردی تەنزی هەیە یان کۆمێدی هەیە نمونەیەکی جوان کە هەیە ئەو شەوە کە باران هات فیلمێکی بەڵگەییە هین کامرانی شیردل یەکێ لە داکیومنت سازە گەورەکانی ئێران کە لە فیلمی ئەو شەوە کە باران هات بەردەوام ئێمە لە هەر چەندێقە جارێک دەستێک ئەبینین کە تەسبیحێکی بەدەستەوەیە و دەنگێک لەسەریەتی کە هەر شتێکە مدیرەکان ئەڵێن لەبارەی ئەو دامی ترینەکەەوە تەسادفی ترینەکەەوە خەریکم باس ئەکەن کە هەڵەکە لە خۆیان دوور ئەخەنەوە و بە شێوەیەکی چاواشەکارانە خەریکن ڕووداوەکە ئەگەڕنەوە هەر چەندێقە جارێ ئێمە ئەو دەستە ئەو دەنگە ئەبینین و ئەبیسین کاڵێ ئەوە درووە کاکە ئەوە درووە کاکە و حاڵەتێکی کۆمێدی دروست ئەکات کە هەم معنای هەیە هەم کۆمێدیە لە نهایەتیشا بەڵێ ئێمە کە فیلمەکە تەواو بێزانین کە مدیرەکان هەمویان درۆیان کردووەوە ئەسڵی ڕووداوەکە بۆ شێوە نەبووە گاوان بکوێنە و ئاخرین سەبکی مونتاژ شێوازێکە بەناو مونتاژی پالیفۆنیک یان مونتاژی عەمودی کە شێوازێکە کە وەک نمودارێک کە لە لاینی ئۆفقیەکەیە ئێمە تەسویرەکان ئەبینین لە لاینی عەمودیەکەیە دەنگ ئەبیسین و تەسویرەکان هەر کامێکیان خۆیان بریتین لە کۆمەڵێک سەحنا کە هەر سەحنەیەک خۆی بریتیە لە کۆمەڵێک گرتا و بۆ هەر کام لەم سەحنانە ئێمە نۆعێکی موسیقا و موزیک ئەبیسین بۆ ئەو سەحنەگەیتر نۆعێکتر ئەبیسین بۆ ئەو سەحنەکەیتر کە شێوازی پلانەکان جیاوازن هەر سەحنە بۆ سەحنەیەکی تر موسیقاکەش بە هەمان شێوە لە سەحنەیەکەوە بۆ سەحنەیەکی تر جیاوازە بەڵام وردە وردە لە یەک نزیک ئەبنەوە و لە شوێنێکە یەک ئەگرنەوە و تەکمیل ئەبن و ئیدغام ئەبنە ناو یەک و معنایەکی بەرحاڵ جوان بۆ ئێمە دروستەکەن کە شێوازێکی زۆر قورسە کەمتر ئیسفادەی لێکراوە یەکەم جار خودی ئایزنشتاین ئیسفادەی لێکرد لە فیلمی ئەلێکساندر نۆفسکی 1938 سەحنەیەکی هەیە کە شەڕێکە لەبان دەریایەکەوە کە بەستوویەتی و سەهۆڵە لەو سەحنا ئیسفادەی لێکردووە لە ئێرانیشە زۆر زۆر کەم ئیسفادەی لێکراوە نمونەیەکی کە توانین بڵین نمونەیەکی جوانە
لە فیلمی پەرستین یان پەرستە شاهی خسرۆ سینایی ئستفادەی لێ کردووە لە ناو مزگەوتێک کە پیاوێکە خەریکی نوێژخواندنە ارتباتی ینی پەیوەندی ئەم پیاوە لەگەڵ خوا لەگەڵ ئاسمان لە زەویەوە بۆ ئاسمان بە شێوازێک مونتاژی سەحنەکان لە خوارەوە و لە بانەوە ینی لە ڕوانگەی زەوینی و ئینسانیەوە و لە ڕوانگەی خوایی و ئاسمانیەوە هاوکات موسیقیەکی لە خوارەوە زەوینی و موسیقیەکی لەسەرەوە ئاسمانی لەگەڵ تێکەڵ لەگەڵ تەسویری ناو مزگەوتەکە کە سوپەر ئیمپۆز یان دەبل ئەکسپۆز ئەکرێت لەگەڵ کابراکە کە خەریکە نوێژ ئەخوێنێت معنایەکی جوان بۆی مەدروسەکە کە یەکتریش ئەگرنەوە و ئەبێ بە تەداخڵێک ئێدغامێک لە ناویەکە کە کارێکی زۆر جوانە گە بتوانین ئیسفادەی لێ بکەین سەرچاوەش بۆ ئەم نۆعە مونتاژە زۆر کەمە لە کتێبێک بە ناو سینەمای داکیومنتاری حەمیدی نەفیسی باسی لێکراوە لە کتێبێک وابزانم ئەگەر هەڵە نەکەم بەڵام لە کتێبێک ترا هەیە هین ئەحمەدی زابەتی جەهرۆمیە ئەویش باسی لێکراوە و ڕوون کراوەتەوە شەرح دراوە بەڵام کتێبەکان نایابن و دەست ناکەون بەهەرحاڵ هیوادارم لەم باسە چێشتان وەرگرتوێت و لە ئیدامە ئەمەوێ ئیدامەی بابەتی ستراکچر و پێکهاتە باسی دەنگتان بۆ بکەم. دەنگ ئەگەر ئێمە خەیاڵ لە هونەر بگرین هیچ شتێکی لێ نامێنێتەوە و یەکێک لەو شتە گرنگ و بنەمایانە بۆ تەقویەتکردن و بەهێزترکردنی فاکتۆری خەیاڵ لە هونەرە مەسەلەی دەنگە بەتایبەت لە سینەما. ئاکیرا کوروساوا ئەڵێت کە دەنگی سینەمایی دەنگێکە کە نەتەنیا بە قودرەت و هێز و توانای تەسویرەکە زیاد ئەکا بەڵکو تا چەندین بەرابەر مهمتر و گرنگتر و بەقوەتتر ئەکاتەوە. هەروەها ڕۆبێرت بێرسۆن ئەڵێت کە ئەگەر ئێمە لە بین بۆ بەیانی معنایەک بۆ بەیانکردنی شتێک لە بینی تەسویرێک و دەنگێکە ناچار بین کە هەڵبژێرین بێشک من دەنگەکە هەڵەبژێرم لەبەرەوەی کە دەنگەکە خەیاڵی زیاتری تایە و لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی هەست و ئەحساسەوە بەهێزترە و زیاتر بینەر و بەردەنگی ئێمە دەرگیری خۆیەکات. دەنگ بە پێنج شێوە لە سینەما و هەروەها لە سینەمای داکیومنتا بە تایبەت بەکارەچێ. یەکێکیان نەرێشنە وتارە، یەکێکیان دیالۆگەکانە، یەکێکیان موسیقایە، یەکێکیان ئەفێکتە و یەکێکیان ئەمبیانسە. ئەم پەنج شێوەیە ماتانین لە لاینی دەنگەکانمانە دابنین و بە یەکەوە ئێمە بۆ پێشبرتنی ئامانجەکانمان ئیسفادەیان لێ بکەین. لە مەسەلەی جوانناسی دەنگە لە سینەمای داکیومنتە ئێمە حەوت شێوازمان هەیە کە ئەتوانین بەم حەوت شێوازە جوانکاری بکەین، زیبایی ناسی بکەین بۆ فیلمەکانمان. یەکەم دەنگەکان وەکو دەنگی معەرەف بەکاربێنین. یانی چی؟ ئەتوانین بە دەنگ ئێمە تەداعی تەسویرێک بیرخستنەوەی تەسویرێک بکەین بە دەنگ. نمونونەکانی ئێمە توانین یەک دوو نمونە میسال بین. یەکێکیان لە فیلمی محەممەد ڕەسوول الله ئەبینین کە هەر کاتێک کە قەرار بووایە کە پێغەمبەر لە شوێنێک حوزوری بێ موسیقایەکی تایبەت بۆ ئەو شوێنە بەکار ئەچوو کە جیاواز بوو لە موسیقای باقی فیلمەکەەوە. ئێمە لەو کاتا ئەمانزانی کە ئەوە جاری دووجار کە بەکاریان هێنا ئێمەیتە ئەماندی و ئەمان بیست ئەمانزانی کە ئەوە پێغەمبەر لەو شوێنە حوزوری هەیە. یان لە فیلمێکی ترا بەناو ئێم بکوژێکی زەنجیرەیی مناڵانە کە یەکەم جار ئێمە ئەیبینین کە ئەو بکوژە نزیک ئەبێتەوە لە مناڵێک فیقەیەکی بۆ ئەکێشێت یان بە قەولێک بوون فیکەیەکی بۆ ئەکێشێت و بۆ فیکەیە مناڵەکە جەزبی خۆیەکە و سەرنجی ڕاکێشی و ئەیبا بە دوای ئەکێشێ بە دوای خۆیە و ئەیبا لە شوێنێک دوور لە چاوی خەڵک مناڵەکە ئەکوژێ.
بە دوای ئەوە ئیتر هەر کاتێ ئێمە مناڵێکی معسوممان بدایە و دەنگی ئەو فیکەیەمان ببیستایە ئیتر پێویستی ناکرد دووبارە ئێمە بکوژەکە ببینین و ئەو ڕەواڵە ببینین کە ئەرنزیکە بێتەوە و سەرنجی ڕاکێشی و ئەیبات و ئێبات لە شوێنە ئەیکوژێ هەر ئەوەندە کە مناڵێکمان ئەدی و دەنگی فیکەکەمان ئەبیست ئیتر خۆمانەمانزانی کە بەڵێ ئەو مناڵەش بوو بە قوربانی بۆیە بەم نۆعە ئێماڵین کە بەکارهێنانی دەنگ وەکو دەنگێکی معرف کە هەر کات ئەو دەنگە بیسین معرفی تەسویرێکیان بیرخستنەوەی تەسویرێک بۆ ئێماکات. دووهەم ئیسفادە لە دەنگ بە شێوەی تەجەسومی یان بەیانی ینی کەەوە دەنگە بیسی معنایەک بینەر لە زێنی خۆیە یان بیسەر لە زێنی خۆیە بۆ خۆی تەداعی ئەکاتەوە بۆ خۆی تەجەسومی ئەکات بۆ خۆی شکلی ئات و بۆ شتەکە ئێمە ئەمانەوەی بەبێ ئەوەی کە بە شێوەی مستەقیم نیشانی بین ئێمە دەستمان پێیا کردووە بینەری شەروە. بۆ نمونە لە فیلمی بای جنە هی فیلمسازی گەورە ناسری تەقوایی ئێمە لەسەر کۆمەڵێک لە درگاکانی بەندەری لێنگا کە قڵف کراون قڵفیان لەسەر درگاکان داوە دەنگی بایک ناوی ئەنواعی بامان هەیە لە باشووری ئێران هەر کامیان بۆ خۆیان ناوێکیان هەیە واکە ئێمە لە فەرهەنگی کوردی خۆشمانە بۆ هەر بایەک ناوێکمان هەیە و نوعی بایان هەیە بە ناو بای جن کە وەختی ئەو درگا کە قڵفیان لەسەر و باکان کە دەنگی دی و ئەزیەتەکەەوە تۆز هەڵەسێنێتەوە ئەوانە بیسی زانین کە بڵێ ئەو خەڵکە لە حەزرەتی ئەو خاک و خڵ و تۆزە باریان کردووە لە واقعە وشکە ساڵ و بایدی و بەرحاڵ ژیانیان بۆ بەڕێ نەچووە و درگاکانیان قڵف کردو و ماڵەکانیان بەجێشتووە و باریان کردووە کۆچیان کردو بۆ شوێنێکی تر بێ ئەوەی کەیتە بڕین ئەو شتانە ببینین ئەو تەجەسومە و ئەو مەعنا لە زێنی خۆمانە دەرکی ئەکەین. سێەم بەکارهێنانی دەنگ و فەزاسازی ینی ئەتمۆسفەر و فەزایەک دروستکەی بە دەنگ. ئێمە یەک دوو مثال ئەگەر بین لە فیلمی حاجی موسەویر المەلکی هین پەرویزی کیمیاویە ئەو شوێنانەی کە تەسویری حاجی موسەویر ئەبینین دەنگی قەناریەکە هەر لە حوشەکەیایە چۆلەکەیەکە نازانم لە کوردی ناوچەکانی ترا هەر قەناری پێڵێن یا چی پێڵێن ئەتوانین بڵین قەناری یان هەر شتێکیسە کە هەر کاتێک کە حاجی موسەویر ئەبینین دەنگی قەناریەکە ئەبیسین کە نەمادێکە لە پاکی و عشقێکە لە ڕۆح و دەروون و ژیانی حاجی موسەویرە وجودی هەیە. حاجی موسەویر کابرایەکە شێوەکارە ئیسە پیر بووە ئێمە فیلمێکی لەواقع ئەتوانێت پۆرترە بێ لەسەر ژیانی حاج موسەویر و بەرهەمەکانی کات بە شەقامەکانی شاری ئیسفەهانەوە شەقامی قەرەباڵغ جەنجاڵ دەنگی هۆرن و بۆق و ترافیک و وەرهەڵ ماشێنەکان و ئەمانە فەزایەکی زۆر قەرەباڵغ و وشک و خەشنی شاری لەولاوە بە ئێمە نیشان ئات. پس ئێمە فەزاسازیمان کردووە لەم لاوە دنیای حاجی موسەویر و لەولاوە ژیانی شارنشینی بۆ شێوازە کە باسم کرد. یان لە فیلمی تەپۆڵکەکانی قەیتەریە هین پەرویزی کیمیاوی ئێمە کۆمەڵی ئەتێقا بینین شتی ژێرخاکی و کۆن ئەبینین و لە نەهایەتە ئەم ئەتێقانە لەسەر ئامێرێک کە خەریکە ئەسوڕێتەوە و دەنگێکی لەسرە دەنگی خانمێکە وەکوانەی کە لە حەراجیەکان و هەرزان فرۆشیەکانە خەریکن کارەکەن و بانگەوازەکەن ئەو دەنگە ئەبیسین کە خانمێک هاوارەکە خەڵکی نەوەرن بە خۆڕاییە حەراجمان کرد فریاکەون لە بێخەبەر نەمێنن زۆر هەرزانە فڵانە لەواقع بەم دەنگە فەزاسازیەک بۆ ئێمە ئەکا کە ئێمە میراتی کەلتوری خۆمان فەرامۆش کردووە و خەریکە لە بیر ئەچێتەوە و خەریکین بە هەرزان لە دەستی ئاین خەریکین بە هەرزان ئەیفرۆشین و بەرحاڵ هوشیارمان ئەکاتەوە بۆ میراتە کەلتوریەکانمان. چوارەم
بەکارهێنانی دەنگ و تەداعی مەعانی بیرخستنەوە فلاشبەک کە بە دەنگ ئەتوانین بیکەین. جا فلاشبەک بە دوو شێوازە، یەکێکی بە شتێکە کە ئەی بینین، یەکێک بە شتێکە کە ئێمە ئەی بیسین. نمونەیەک هەیە لە فیلمی ئێستا ئاخر الزەمان کە سەربازێک دانیشتووە ڕاکشاوە سەیری سەقفەکەکە، پەنکەیەکی سەقفی خەریکە ئیش ئەکات، ئەسوڕێتەوە دەنگی پەنکەکە و دیتنی پەنکەکە ئەو ئەخاتە بیر لەواقع باڵی هەلیکۆپتەرەکە، پەڕەکانی باڵەکانی کە ئەسوڕێنەوە و لەوێەوە و ئەخاتەوە بیری جەنگی ڤێتنام، شەڕی ڤێتنام و بیرەوەریەکانی ئەو شەڕە بۆی زیندووە بێتەوە، ئێمە ئەڕۆینە ناو بیرەوەریەکان و ئەیبینی. نوعێکی تر پێنجەم بەکارهێنانی دەنگە وەکو دەنگێکی دووپاتبوونەوە و چەند پاتبوونەوە یان لایت موتیڤ، کە هەروە کە پێشتر باسی لایت موتیڤم کرد، لایت موتیڤ بە دوو شێواز بە دوو ئامانجی دراماتیک و تاکیدی یان ئامانجی کۆمێدی بەکارەچێت. وتم کە تاکیدیەکە وەکو دەنگی قاڵاوەکە لە فیلمی ئەو خانووە ڕەشە هین فڕوغی فەڕوخزاد کە هەر جاروبار هەر چەندێکە جارێ دەنگی قاڵاوەکە ئێمە ئەبیسین و شومبوون و نەحسبوونی ئەو خەڵکە لە ڕوانگەی خەڵکی ترەوە بۆ ئێمە نیشان ئاهاتوە. نوع کۆمێدیەکەیشی نمونەیەکم باس کرد لە فیلمی ئەو شەوە کە باران هات، هی کامرانی شیردل کە ئێمە هەرچەند دەقەجارێک هەرچەند خولەک جارێک دەنگێکە بیسین کە هەرچێک مدیرەکان و بەڕێوبەرەکان قسە ئەەکەن ئەو دەنگاڵێ درۆوە کاکە، ئەڵبەتە دەستێکیش هەیە، دەستێک و دەنگێکە ئینسرتی دەستێکە دەنگەکەشی لەسرە ئەڵێ درۆوە کاکە، کە هەڵەتێکی کۆمێدی لێرە بۆ ئێمە دروستەکە و ئەڵێم بەکارهێنانی دەنگە بە شێوەی لایت موتیڤ. شەشەم بەکارهێنانی دەنگە لە تکنیکی پەردەی کڕۆماکی یان پەردەی سەوزە یان پەردەی شینە، هەرچێک کڕۆماکی. فیلمێکە بە ناو پۆستی شەوانە یان شیفتی شەوانە کە لە ناو ترینێکە شەمە نەفەرێکە قەتارێکە هەرچێکی پێڵێن فیلمەکە ڕەوایەت ئەکرێ بۆ ئێمە، چەند نمایەک وەکو نمای معەڕەف و ئەسڵی لە قەتارەکان و شوێنی ئەو قەتارانە جاروبار نمای خارجی بە ئێمە نیشان ئەدرێت. باقی داستانی فیلمەکە لە ناو قەتارەکەیە بەرحاڵ فیلمساز خۆ ناتوانێت لە قەتارێکە کە مسافری تایە لە حاڵی حرەکەتایە و بەرحاڵ ئەگا بە شوێنێ ئەوەستێ ئەڕوات سورعەتی کەم و زیادە بێ، تۆزێ سەختە فیلم دروستکردن لەو شرایط و هەلومەرجا. بۆیە لە ناو زۆربەی ئەو سکانسانە لە قەتارێکە کە لە شوێنی خۆی وەستاوە وێنەیان هەڵگرتووەتەوە و بەرحاڵ بۆ ئەوەی کە ئەو حسە بە ئێمە با کە قەتارەکە لە حاڵی حرەکەتایە و لەگەڵ دیمەنە خارجیەکانە و دیمەنە معەڕەفەکانە یەک بکردنەوە هەستێکی واحد و یەکگرتوو بە ئێمە با لە دەنگ ئیسفادەیان کردووە، ینی دەنگی پلانە خارجیەکان و ئەوانەی دەرەوە هاتووەتە سەر ئەو وەکو ئەمبیانسێک هاتووەتە سەر ئەو پلان و سکانسانەی کە لە ناو ترێنەکە گرتوویانە و ترێنەکەش لەژێ خۆیان ساکنە، تەنها پەردە کڕۆماکیە لە پشتەکەیەوە حاڵەتی وەک ڕەتبوونی شتەکان بە ئێمە نیشانە درێ و دەنگەکەش هاتووەتە کۆمەک کە ئێمە وا هەستەکەین کە ئەو ترێنە لە حاڵی حرەکەتە و خەریکە ئەڕوات. حوتەم بەکارهێنانی دەنگ وەکو نەماد وەکو سەمبۆل. بەشێک لە بەکارهێنانی دەنگ کارکردی سەمبولیکەکەیە. ئێمە ئەتوانین وەکو نەماد مەعنا دروست بکەین بە ئێفێکت بە دەنگ بە موسیقا. بۆ نمونە لە فیلمی یا زامینی ئاهوو بەڵگە فیلمێکە کۆمەڵێک زائر لە شوێنێکن ڕۆشتون بۆ زیارەت دەستیان گرتووە بە زەریحەکەوە، هاوکات کە دەستی ئەوان بە زەریحی مەقبەرەکە قەبرەکە دەستیان گرتووە بە مەقبەرەکەەوە بە قەبرەکەەوە دەنگی کۆمەڵی کۆترە بیسین کە ئەفرن و ئەمە توانێت سەمبولیان نمادێک بێ لەوەی کە ڕۆح یان بەرهەڵ
فکر و دەرونی ئەم ئینسانانە ئەچێ بەرەو ئاسمان یان ئەچێ بەرەو شوێنێکی معنەوی یان بەرەو لای خوا. یان لە فیلمی تەپۆڵکەکانی قەیتەریە ئێمە بینین کە دەستێک خەریکە ئەکوتێ بەسەر بزمارێکە هاوکات لەگەڵ ئەوە دەنگی مورسە بینین. خەتی مورس هەبوو کە پێشتر لە سەردەمی کۆنا بۆ ناردنی پەیامێک ئیسفادەیان لێ ئەکرد هاوکات لەگەڵ ئەو دەستە کە ئەکوتێ بەسەر بزمارەکە ئێمە دەنگی مورس ئەبیسین بە نیشانەی ئەوەی کە خەریکە ئەو دەستە کە بە دوای ئەتێقە و ژێرخاکیەکان ئاگەڕێت خەریکە ارتباط ئەگرێ پەیوەندی ئەگرێ لەگەڵ پێشینیانە لەگەڵ خەڵکی باستان و سەدەکان و خەڵکی بەرهەڵ کۆنا ئەوێ پەیوەندیەک لەگەڵ ئەو بگرێت. خۆپ ئەمە حەوت شێوازی جوانناسی بەکارهێنانی دەنگ بوو. ئەمەوێ تاوێکیش لەسەر بێدەنگی کە خۆی بابەتێکی گرنگە لە پێکهاتەی سینەمای هۆنەری بەڵگە فیلمدا قسەتان بوو. بێدەنگی ئەمڕۆکە بێدەنگی وەکو فاکتۆرێکی زۆر گرنگ لە پێکهاتەی دراماتیکی سینەما بەژماردێت. بلابلاش تۆریسیەنی گەورەی مەجارستانی بە ئێماڵێک کە بێدەنگی چییە؟ ئایا بێدەنگی بە مانای نەبیستنی هیچە ینی هیچ شتێک نەبیسین؟ نا، بێدەنگی بە مانای قەتکردنی تەواوی دەنگەکان نییە. بێدەنگی سینەمایی ئەوەیە کە ئێمە بە دوور بین لە جەنجاڵ و قەرەباڵغی. لەواقع دەنگ هەیە بەڵام دەنگەکان زۆر کەم و کزن و جاروبار دەنگێک لە دوورەوە ئەبیسین. ئەو کاتەیە کە ئێمە ئەتوانین هەست بۆ بکەین کە ئەو شوێنە شوێنێکی ئارامە، شوێنێکی چۆڵە و دەنگ لەوێ کەمە یان بێدەنگی حاکمە. هەرچەند ئێمە جاروباریش ئەتوانین لە قەتکردنی تەواوی دەنگەکان و بێدەنگی تەواو ئیسفادەی دراماتیک و هونەری بکەین. بۆ نمونە لە فیلمی فەراریە کرێکارێک باربەرێک لە تاوی ماندووی و شەکەتیە کەوتووەتە سوچێکەوە و توانی قسەکردن و هەستانی نییە و بە قەتکردنی تەواوی دەنگەکان ئێمە زیاتر دەتوانین ئەو شەکەتیە و ئەو ماندووبوونە و تەنیایی ئەوە هەستی پێ بکەین. یان لە شوێنێکە لە فیلمێکی ناتەقا لە پڕێکە کات بە نەمایەکی یان شاتێکی گەورەوە کلۆزاپێکەوە و قەتکردنی تەواوی دەنگەکان هاوکات دەتوانێ دالی ئین بکەین یان زوم ئین بکەین و هیچ دەنگێکیش نەبێت و ئێمە ئیستفادەی دراماتیک و هونەری لەو شوێنە لە ئەو تەسویرە و لە ئەو بێدەنگیە تەواوە بگرین. لە سینەمای چیرۆکیە چەند نمونەیەک هەیە بۆ ئیستفادەکردن لە بێدەنگی. من سێ نمونەتان بۆ باسەکەم. یەکێکیان لە فیلمێک بە ناو بێدەنگی یا سایلند هین ئینگمار بێرگمان کە لە شوێنێکە کە دوو خوشک و کوڕێکی برایەکی چکۆلا کەمتەمەن و هاوکات پیرەپیاوێکیش لەو شوێنە لەو هۆتێلە پیرەپیاوێکە کە خزمەتکاری هۆتێلەکەیە لەگەڵیانە. لەم فیلمە ئێمە لە بێدەنگی ئەتوانین کۆمەڵێک ڕەمز و ڕاز و شتی سیر و سەمەرە بۆ خۆمان دەرک بکەین، هەستی پێ بکەین. لە سکانس و سەحنە جۆر بە جۆرەکانە بۆ نمونە بێدەنگیە کە لەوێ حاکمە کۆمەڵێک معنا وەکو شەهوەت، وەکو مەستی، وەکو مەنگی، وەکو سستی و ناتەوانی و وەکو نەخۆشین بۆ ئێمە دروست ئەکات. یان نمونەیەکی تر لە فیلمی شاینینگ تەلەلۆ، فیلمی شاینینگی کوبریک، ئێمە لە هۆتێلەکە مناڵێک کوڕە چکۆلەکە بینین کە بە سێچەرخەیەکەوە لە ناو ڕاڕۆی هۆتێلەکە خەریکە ڕەت ئەبێت، هەر بە فاسلەوە فەرش قاڵی و فەرش هەیە لە ناو هۆتێلەکە، لە بینی فەرشەکانە جار بەجار سەنگ فەرشە ینی بەردەپۆشە
و مناڵەکە کە بە سێچاقەکەی ڕەدەبێت کە لەسەر قاڵیەکە ڕەت ئەبێت هیچ دەنگێک نییە لەسەر بەردە پۆشەکەەوە لەسەر بەردە فەرشەکەەوە کە ڕەت ئەبێ دەنگێکی خراپ کە ئەزیەت ئەکا ئازار ئاات ئێمە ئەبیسین ئەو تەناوە بوو تەداومە کە لەو حاڵەتە ڕەتبوون لەسەر قاڵیەکە و ڕەتبوون لەسەر بەردەکە بۆ ئێمە دروستیەکە حاڵەتێک ترسێک کە خەریکە قەرارە شتێکی خراو ڕوو بدات بۆ ئێمە لە زێنی ئێمە دروست ئەکات. سێهەم بەکارهێنانی بێدەنگی بە شێوەیەکی خەلاقانە لە یەکێک لە فیلمەکانی هیچکاکە بە تایبەتێکیان هەیە بە ناو مارنی لە فیلمی مارنیە دزێک لە شەوێکە خەریکە گاوسنۆقێک شوێنی هەڵگرتنی پارەکان براوەکان خەریکە و گاوسنۆقە بکاتەوە لەولاوە پۆلیس هاتووەتە ناو ساختمانە بە دوای دزەکە ئاگەڕێت بێدەنگیەکی تەواو فەزاکەی داگرتووە و هەر لەحزە ئەگەر مارنی کۆکەیەکە یان کلیلەکان بەدەستیەوە بکەوێتە سەر ئارزەکە یان هەر شتێک ئەگەر ڕووبات پۆلیسەکان ئەیدۆزنەوە بۆیە ئسترسێک بۆ بینە دروستەکات هەناسەی لە سینگیا حەبسە بێت و ئەو بێدەنگیە یارمەتی دەری فیلمساز ئەبێ بۆ دروستکردنی حاڵەتی ئسترس و ترس. بەڵام با بڕۆین کۆمەڵێک لە کارکردەکانی بێدەنگی لە سینەمای داکیومنتە بزانین چییە. یەکەمیان کارکردی تاکیدیە بەمبەستی تاکیدەوە سەرنجڕاکێشانەوە بۆ نمونە لە فیلمێکی خسرەوی سیناییە بە ناو تەساویری شارێک تارانی ئەمڕۆ کە لە ساڵی 1976 سازی کردووە ئێمە لە سەرەتای فیلمەکە کۆڵانێکی تەسک و درێژ ئەبینین کە کامێرا خەریکە وردە نزیک ئەبێتەوە بۆ کۆڵانەوە خەڵکانی کە لەو کۆڵانەوە ڕەت ئەبن ئێمە هیچ دەنگێکیان لێ نابیسین نەدەنگی لاقێک نەدەنگی قسەیەک نەدەنگی ئاتمۆسفر و ئەمبیانسێکی شتێ نابیسین تەنیا شتێک کە ئێمە بیسین دەنگی ئەو لاقەیە کە لەگەڵ کامێراکە وەکو با بڵێن ئەتوانێت پیۆڤیەک بێت ئەتوانێت کەسێک بێت کە خەریکە نزیک ئەبێتەوە بۆ کۆڵانەوە تەنها دەنگی پێڵاوەکانی ئەو ئەبیسین و ئەمە کارکردی تاکیدی هەیە بۆی کە سەرنجی بینەر ڕابکێشێ بەرەولای بابەتەکە بەرەولای ئەو سەحنەیە و ئەو کۆڵانە تەسکە کە ئێمە خەریکین داخلیە بین. دووهەم کارکردی دەرونیە وەکو عاملێک بۆ تەجەسومی ڕووداوە دەرونیەکان ڕووداوە ینی لە ڕووی سایکۆلۆژیەوە ئێمە شتەکان بۆ خۆمان تەجەسوم بکەین. بۆ نمونە لە فیلمی خوێزەوین داکیومنتی خوێزەوین لە شوێنێکا کە کەڵانتەر و بەرهەڵ مەعموورەکانی هاتوون کە مادەنچیەک لە ماڵەکەی دەربکەن قەرارە و مادەنچیە دەری بکەن و ماڵەکەی لێ بسێنەوە ئاوارە بێت ئێمە هاوکات لەگەڵ بێدەنگیەکە کلۆزاپی یان میدیوم کلۆزاپی ئەو مادەنچیە ئەبینین کە بینەر بۆ خۆی لەو بێدەنگیە کە سەیری ڕواڵەت و دموچاو و چاوی ئەو کرێکارە ئەەکەین ئەزانین کە لە ناو زێنی ئەوە لە مێشکی ئەو کرێکارە خەریکە چ شتێک ڕوو ئات و خەریکە بیر لە چ شتێک ئەکاتەوە. سێهەم کارکردی بێدەنگیە لە فەزاسازی و دروستکردنی ئاتمۆسفێرە. بێدەنگی ڕواکەوتم بە مانای ئەوە نییە کە هیچ دەنگێک نەبێت لە سینەما بە معنایەوەیە کە دەنگەکان کەم بن و ئێمە توانین جاروبار دەنگێک ببیسین یان لە دوورەوە کۆمەڵی دەنگ ببیسین. بۆ نمونە مثال بەم لە کارکردی ئاتمۆسفێرسازی و فەزاسازیە لە بێدەنگی فیلمی نەخەل یان داری خورما هین ناسری تەخوایی لە نەخلستانێکە دارستانێکی خورما
کە لەو بێدەنگیە کە جاروبار دەنگی بایەک دێت حاڵەتێکی ڕەمز و ڕاست چون ئەو خەڵکە پێیان وایە کە داری خورما ئەژیت زیندووە و هەست و ئێحساسی هەیە بۆیان شتێکی مقەدەسە شتێکی پیرۆزە ئەو بێدەنگیە و هاتن بیستنی جاروبار دەنگی با حاڵەتی ڕەمز و ڕاز و سەیر و سەمارە بۆ بینەر دروست ئەکات یان لە فیلمی جەرەس هی کێومەرسی درەمبەخش کەویرێکە پیاوانێکە چۆڵ و خاڵی کە لەو بێدەنگیە کە جاروبار دەنگی بایەک دێت ئێمە ئەو فەزاسازیە بۆمان ئەکرێت کە ئەم شوێنێکە کە خەڵکی تیانی و خاڵیە لە هەر جۆرە ژیان و بەرحاڵ خەڵک و زندگیەک نوعێکی تر جۆرێکی تر لە بەکارهێنانی بێدەنگی بەکارهێنان بە مەبەستی نەمادین و سمبۆلیکە لە فیلمی جەرەس هی کێومەرسی درەمبەخش شەواکە باسم کرد لە سکانسێکی تریە ئەوێ لە ناوچوونی سارەبانی و وشترداری بە ئێمە نیشان بات وشتردارێک هەیە کە خەریکە نەیەک ئەژەنێت و هاوکات وشتردارێکی تریش هەیە کە لەو لاوەکە وشترەکان خەوتون و بەرحاڵ خەریکی ئیسراحەتن و ئەو تاجرەکان و ئەوانە خەریکی ئیسراحەتن وشتردارێکی تریش هەیە کە ڕادیۆیەکی ترانزیستۆری بەدەستەوەیە و خەریکە گوێ لە موزیکێکی غەربی ئەگرێ موزیکێکی غەربی کە ئازیەتی گوێ ئەکات پارازیتی لەسرە دەنگەکەی مەفهوم نییە و هاوکات بە تەناوب ئەم دوو پیاوە نیشان ئەدات و ئەیبینینەوەی کە نەیەکە ئەژەنێت ئەوەی کە ڕادیۆەکەی بەدەستەوەیە نەیەکە نمادێک لە سنەت و دابوونەریتە ڕادیۆەکە و موزیکە غەربیەکە نمادێک لە مۆدرنیتە و هاوکات کەم دوانە بیسین و ئەیبینین کەمکەم دەنگی کابرا کەنەیەکە ئەژەنێ کەمە بێتەوە ئەوەی ڕادیۆ ترانزیستۆریەکە بە حاڵەتێکی دیستۆرت و پارازیت لەسەرەوە زاڵ ئەبێ بەسەر ئەوەی ترە و لە نەهایەتە پیاوێکە بینین کە لە قەبرێکە وشتر لێ یاوە وەک ئەوە ئەڵێن کە کینەی وشتر زۆر خەتەرناکە ئەگەر ڕق لە کەسێک هەڵبگرێت و بیاوێ بیکوژێ هەر بەڕاستی ئەیکوژێت و ئەیخاتە ژێر پالەقە و ناکاری ئەکا کابراایەک لە قەبرێکە لە بێدەنگی کاملە لە ئەسەر لەقەی وشترەوە کەوتووە و خەریکە گیان ئاهات یعنی معنای ئەوە کە مۆدرنیتە خەریکە دابوونەریتەکانی ئێمە و پێشەی سارەبانی وشترداری خەریکە لە ناو ئەبات بۆ ئێمە بە شێوەی سمبۆلیک نیشان ئەدات جا لەمانە ئێمە دوو شێوازی کولی لە مەسەلەی بێدەنگیشە ئەتوانین لە سینەمای داکیومنتە ئستفادە لێ بکەین یەکێکی بێدەنگی کاملە تەواوە یەکێکی بێدەنگی نسبیە دەرواکە باسم کرد بەڵام بە دوو مثالیش بۆ ئەمانە بۆتان بێنمەوە لە فیلمی گەڕان یان بە فارسیەکەی پێڵین جستوجوو کاوش نازانم لە کوردی ئەتوانین بڵێن گەڕان نەزان پشکنین دروست بێ بۆ ئەمە یانە کاتی سەردەمی شۆڕشی ئێران شۆڕشی ئیسلامی ئێران وانە سەردەمی ڕژیمی شا فیلمێک هەیە کە ناوی جستوجوو هەروواکەوتم ینی گەڕان پشکنین ئەو فیلمە ئێمە کۆمەڵێک سەرباز ئەوینین کە هاوکات ئەو شتانێکە لەسەر دیوارەکان نووسیویانە شعار و دروشم و ئەوانە کۆمەڵە سەربازی شەوینین کە خەریکن لای ئەو دیوارانەوە ڕێژە ئەچن لاقییانە کوتنە سەر ئەرزەکە زەوینەکە و ڕێژەی نظامی ئەچن و لە ناکاو دەنگەکان قەت ئەبێ بە تەواوی قەتعی کاملی دەنگ و ئێمە تەسویری چەند کامیونێک ئەبینین کە سەربازەکان سەربازی چەکدار لە بێدەنگی تەواوە لەو کامیۆنەوە دابەزن و بە چەکەکانیانەوە بەرەو شوێنێک ئەڕۆنوە ئەم بێدەنگکردنە لە ناکاو حاڵەتێک خەوف و ترسێک بۆ بینە دروسەکە کە
قەرارە دوای ئەمە چ شتێک بوو بە. مثالێک لە بێدەنگی نسبیش بێنمەوە نسبی ینی بێدەنگیەکە تەواو نەبێت بە شێوەیەکی نسبی دەنگی کەم یان دەنگی دوور ببیسین. فیلمێک هەیە بە ناوی کوسوف، هی هەر کیومەرسی دەرەنبەخشە، کۆمەڵێک کرێکاری معدەنچین لە ناو معدەنێکا لە ژێر کێوێکەوە خەریکی کارن. دوای ئێمە لە دەرەوە کۆمەڵی کرێکاری تر ئەبینین کە تەقەمەنیان پێ و خەریکی ئینفجارن، ئەیانەوێ کێوە بتەقێنەوە بۆی کە معدەنەکە گەورەتر بکەنەوە، دەنگی ئەو ئینفجاراتە و ئەو تەقەکردن و تەقەمەنیانە بە شێوەیەکی زۆر بەرز و بەرحاڵ حەجیم ئەبیسین و کات بە ناو معدەنەکە لە ژێر کێوەکەوە کە کرێکارە معدەنچیەکان دانیشتوون و لە بێدەنگی نسبیە سەیری یەکترەکەن بە حاڵەتێکی ئسترسەوە بە حاڵەتێکی تعلیقەوە کە ئایا کێوەکە نەڕخێ بەسەریانە لە ناو معدەنە ئەمان تیانەچن اتفاقی خراو ڕوونات دەستیان لە کار کێشاوە و دانیشتوون تماشای یەکەکەن و جاروبار ئێمە لە دوورەوە دەنگێکی کز ئەبیسین، دەنگی تەقاکردنەکان و تەقەمەنیەکان ئەبیسین و ئەمانیش چاوەڕێی توابوونی ئینفجارەکانن. ئەتوانین ئەوە لە مەسەلەی دەنگ و بێدەنگی یان نەخێر بێدەنگی نسبی یان بێدەنگی کامل ئیسفادە بکەین بۆ دروستکردنی ئەو معنا و نەماد و نیشانانە کە باسم لێ کرد. هیوادارم ئەم شتانەی کە باسمان کرد بەکەڵک بوێت و توانی بێتتان ئیسفادە لێ بکەن و چێژی لێ وەربگرن و بەکاری بێنن. ئەگەر دەرفەتێکتر بوو لەبەرەوەی کە ئیتر کاتمان نییە لە بەرنمەیەکی ترا دواتر ئەتوانین لەسەر مەسەلەی ڕیتم تێمپۆ قسە بکەین لە سینەما، بەتابەت سینمای داکیومنت و ئەنواعی زەمان باس بکەین و هەروەها موسیقا باس بکەین، نەرێشن باس بکەین و هەر شتێکی تر کە پێویست بێ بۆ مەسەلەی فۆرم و تێکنیک یان ستراکچر لە سینەمای داکیومنتە. لایەوە خۆش، بەخوای گەورەتان ئەسپێرم. دەستەکانە خۆش کاک بورانگیان، بابەتێکی زۆر زۆر تێر و تەسەر بوو لەسەر بوونی بەڵگە فیلم، بنەماکانی بەڵگە فیلم. بەڵام من لێرە پرسیارێکم لێ لا دروست بوو کاک بورانگیان، نازانم دەنگەکە دوابزانم بکەیتەوە بۆی جۆمان لە دەنگت بێت. دەنگت کاک بورانگیان لای من کردمەوە هەر بەڵێ کاک بورهان، ئەوەی کە لە لای من دروست بوو یەکێک لە خاڵە زۆر سەرەکیەکان لە بەڵگە فیلمە گەڕانە، پشکنینە. یعنی فیلم ساز ئەو کەسی کە ئیش لەسەر بەڵگە فیلمەکات ئەبێ بڕوە بەردەوام بگەڕێت. کاتێککە بە بازاڕێکە ڕوە، بە کوچەیەکە ڕوە، بۆ ماڵێکە ڕوە، خواردنێکدارێ و ئیشێکە بینێ، هەر شتێکە بینێ ئەبێ ئەوە نەچاوی وابێت یان ئەو کەسە هەستی وابێ. بەڵێ بەڵێ کاک بورانگیان، من جۆم لێتە ئێستا. جۆت لێمە کاک بوران، جۆت لێمە کاک بوران؟ ئاکسەر تۆگیان گوێتان لە منە؟ بەڵێ من جۆم لێتە کاک بورانگیان، من جۆم لێتە، تر بۆ هیوای تۆش جۆت لە من بێت. من جێم لەوە نییە کاکسەر تۆ. دەنگم نییە، نازانم، من بە حساب بێ دەنگم هەبێت بزانم لێرەوە. بەڵێ کاک بوران، من ئەو تا جۆم لە دەنگ سەرێ. بچڕێت دەنگم هەیە، تۆ جۆت لێ نییە کاک بورانگیان. بەڵێ بەڵێ ئەزانمە بچڕێ، تۆ جۆت لێ نییە بەداخەوە. من دەنگی ئێوە نابیسم، بەڵێ ئەزانم بە جوانی نابی. کاک بورانگیان، قزمەیان نابم بەداخەوە جۆت لە دەنگم نییە. دۆستان ئازیزان، بەداخەوە کە گوێی لە دەنگم نییە، بەڵام ئەوەتانی ئێستا ویستمان
بێتە ناو بۆ لایڤەکە بەڵام ئەوەتانێک گوێی لە دەنگم نییە بەڵام شێوەی هەیە ڕەنگی هەیە بەڵام دەنگمان نییە بزانم کاک بوران بە وەساپ لەگەڵ مابیت بزانم بە وەساپ توانین هەوڵدەین گوێمان لە دەنگ یەکتری بێت بزانم ئێستا وەساپە گەری ئیشکا لە لای تۆ هەر نییە وەری ناگری ئەوە تەلەفۆنم کرد بۆ وەساپ هیچ کاک سەرکەوت من گوێم لایوە نییە بەڵێ بەداخەوە کاک بورانگیان گوێ لە دەنگم نییە بەداخەوە بزانین کاک بوران کاک بوران کاک بوران گوێ لە دەنگمە کاک بوران دۆستان ببورنەوە گەر بتوانێت بە دەنگ بێتە پێشەوە لە ڕێی وەساپەوە تەبانەوە گرفتێکی گەورە ماموو دوێنێ من نەمتوانی بە دەنگ لەگەڵیا بەشدار بم لەوێشە هەر گرفتی دەنگمانە بوو چونکە ئینتەرنێتە لە ڕێ ئینتەرنێتەوە ڕێگەمان پێ نەدرا بەڵام یەک دوو خاڵ هەبوو من تۆزێ سەرنجم ئەویست وردکەمەوە لەسەری پرسیار لە کاک بورهان کەم بەڵام وان نەبوو یەکەم شتیان ئەوە بوو من باسم لەوە بوو گەڕان یەکێکە لەوەی کە هەر کەسێک لە ئێمە عنی با ئێمە نەڵێنەوە کەسێک کە ئیش لەسەر بەڵگە فیلمەکات هەر کەسێک لە ئێمە زۆر زۆر پێویستە چاوی بکا بە هەزار چاو گوێی بکا بە هەزار جۆ بگەڕێ لە هەموو شتێک وردبێتەوە کە بزانێ کاک بورهان گوێت لە دەنگمە گیان کاک بورهان چاوەکەمی کاک بورهان گیان با بە دەنگ لەگەڵمانابی هەر باشترە بۆ یەگە پرسیارێ شتێکە بێسە من پرسیارێکم هەیە ئەوەی کە ئێستا بۆ خزمەت لە ئێمەوە ئێستا بۆ بینەرانم باس کرد کە ئێمە وەکو فلیمسازیان تەنانەت ئەو کەسانی کە ئەمڕۆ هەمومان کامیرەمان پێیە ئەوەی کە حەزی لێیە شەرت نییە فلیمساز بێ شەرت نییە دەستی لە دروستکردنی بەڵگە فیلم هەبێیان فلیمساز بێ ئەرچێکی نەتەوایەتی سەرشانی هەمومانە بەو کامیرەی دەستی بڕوا بگەڕێت یعنی چاوێکی بکە بە هەزار چاو گوێیەکی بکە بە هەزار جۆ بگەڕێت گەڕان یەکێکە لە بنەما سەرەکیەکانی بەڵگە فیلم یعنی کاتێکە سەنعاچیەکە بینێ کەسێکە بینێ پیشەیەکی جوانی هەیە بزانێ ئەم پیشەیە لە چیەوەیە بگەڕێ بە دوایە بزانێ شتە نامۆکان غەریبەکان چییە بیدۆزێتەوە بیکە بە فیلمێک بتوانێت تەسویری کا بتوانێ وێنەی بگرێ کاتێکە ئاژەڵێکە بینێ کاتێکە باڵندەکانە بینێ کاتێکە کەسێکە بینێ لە بازارڕە ئیتر لەگەڵ ئاژەڵێکە لەگەڵ پەلەوەرێکە کۆمەڵێ شتەکە زۆر زۆر نامۆ و زۆر جیاوازە ئەمە بەڕای منەمە هیچێکە لە بنەما سەرەکیەکان گەڕان بۆ بەڵگە فیلم گەڕان زۆر زۆر کارێکی پێویستە کە شتەکان بدۆزینەوە بەڵێ کاک بورانگیان ئەمە پرسیارێکی من بوو کاک بوران بەڵێ بەڵێ وەکو پرسیارە ئەڵێم ئەمە یەکێکە لە کارە پێویستەکان وایە فەرمایشەوە جوانە بەڵێ هەروایە کاک سەرکەوتیان ئەمە زۆر ڕاستێمە بەداخەوە کۆمەڵی شت بووە کۆمەڵی ڕسم و یاسا و دابوو نەریت بووە لە ناوچە جۆر بە جۆرەکانی ئێمە کە ئێستاکە لە ناوچوون و ئێمە هیچ شوێنەیەکیش تەسویرێکیش فیلمێکمان لۆ شتانە نییە و دووپاتیش نابێتەوە ئەگەر هەر تاکێکی کورد تاکێکی کۆمەڵگا لە هەر شوێنێک بۆ شێوازە کە ئێوە ئەفەرمونون هەوڵ بات کە شتەکان تۆمار و سەفت و زەبت بکات بە وێنە بێ بیان بە فیلم بێ بە ڤیدیۆ بێت زۆر زۆر کارێکی گرینگەکە لانی کەمەکەی ئەوەیە کە ئەبێ بە ئارشیڤێک ڕەنگە ئەوە فیلم نەبێت بەڵام ئەرشیڤێکە یان بڕاوێکە لە ژیانی واقعی و ڕاستەقینەی خەڵکەکە لەم سەردەما
ولا نهایەتە ئەگەر خۆیشی نەیتوانی بیکا بە فیلمێک کەسێکی شارەزا لە بواری بەڵگە فیلمە ئەتوانێت ئەمانە ئیسپادەی لێ بکاوە بیکا بە فیلم خودی بەڵگە فیلمیش 29 جۆر لە جۆرەکانی بەڵگە فیلممان هەیە کە یەکێک لەوانە بۆ نمونە فیلمی ڕپۆرتاژیە یان فیلمی خەبەری و هەواڵیە کە ئەوانە ئەتوانێت بۆ شێوەیە چاوی لێ بکەین و ئەگەر بیشمانەوێت توانین بیوەینە ناو شوارچوەیەکی هۆنەریەوە بە شێوازێکی جوانتریش هەر ئیسپادەی لێ بکەین. بەڵێ زۆر سپاس. کاک بورانگیان بابەتێکی کە ئەویش لە لای من دروست بوو چونکە من خۆشم ئیشی بەڵگە فیلمم کردووە لە بەڵگە فیلمە با بڵێن دەرهێنەر لەگەڵ وێنەگەر لەگەڵ ستافەکەی پێشتر کە پلانیان هەیە بۆ ئەو پرۆژەیە بچن بۆ ئەو بەرەمە بچن بۆی ئەڕۆن ئیتر لەو کاتەیە کۆمەڵێک ڕوودا و شتی لاوەکی لەو کاتەیە ڕوو ئەدا دەردی تۆ وتت هەرچی بوو وێنەی بگرە هەرچی بوو ڤیدۆی بگرە با ببێت یعنی تۆ دوایی دەیتەوە چونکە تۆ لەو کاتەیە ناتوانانی بنووسیت بڵێ من بەس ڤیدۆی ئەمانە ئەگرم یان دووبارەکردنەوەی ڕووداوەکانە بە گێڕانەوەی خەیاڵی ئەو کەسەی کە لەوەیە ڕووداوەکانیان پێ دووبارە ئەکەیتەوە وەکو خۆیان من لە فیلمی زامێلی گەرمیانە کردم بە پێشمەرگە پارتیزانەکان کردم چونکە ڕووداوەکانی پارتیزان نەمانەتوانی بکرێتەوە بەڵام پیانم دووبارە ئەکردەوە وەکو خۆیان چەند جارێک وەکو پرۆڤەیەکی ئەو کاتەم پیانە کرد و پیان مەکردەوە بەڵام هەنێ شت ئەکرا هەموویم ڤیدۆ گرت دوایی دەیتەوە پێش چنین با بڵێن پێڵێن مۆنتاژ یان پێڵێن ئەدت پێش چنین ئەو کاتە ئەبێ ئەمەیان قۆناغێکی زۆر زۆر گەرمە گرنگە پێویستە فیلمساز دەرهێنەر اینجا ئەبێ بێ سیناریۆ بنووسێتەوە لەو فوتجانەی لەو فیلمانەی لەو ڤیددیوانەی کە لە بەردەستی هەیەتی ئەوانەی کە هەیەی چۆن بێت هەمویان لێکدات و بە بنەماکانی سیناریۆ نووسینە لەویا بە بنەماکانی سیناریۆ نووسینا بچێتەوە اینجا دەستکا بە مۆنتاج ئەمەش پێت وایە هەروە بێ کاک بورهانگیان کاک سەرکەوتیان بەڵێ فەرمایشەکانی وە زۆر جوانە هەروایە بەس ئەوەی پێی زیاد بکەم کە بۆیە ئەڵێن کە قۆناغی چنین یان مۆنتاژ سەختترین و قورسترین قۆناغە لە کاری بەڵگە فیلمە هەر لەبەر ئەوەی کە لە کاتی مۆنتاژە سێناریۆ پێکهات و ستراکچر لەواقع شکلی نهایی خۆی ئەدۆزێتەوە بەتایبەت بەڕای من لە ڕاستکات لە مۆنتاژە لە قۆناغەکانی تری بۆ نمونە لە ئەسێمبڵکردن یان لە فاینکاتکردن سەختتریش بێ کارێکی دژوارترە ڕاستکاتکردن بەڵام پێش ئەوەی کە بڕۆن بۆ وێنە جوانترە کە ئێمە وێنەگرێک هەڵبژێرین کە زانیاری لەسەر سینەمای داکیومنت هەبێ تەجروبەی لەسەر وێنەگرتنی داکیومنت هەبێەوە کۆمەلگا بناسیوە لەگەڵ دەرهێنەرە یەک بکەون ڕاوێژ و هاوفکری و تەدبیر بکەن بەیەکەوە کە کاتێ ڕوبەڕووی مۆزوع و بابەتەکە بنەوە و وێنەگرە ئامادەگی تەواوی ببێت وە بەرحاڵ لە دەرهێنان و سناریۆ و مۆنتاژی بەڵگە فیلمی شارەزایی ببێ کە ئەو کاتە خۆی بزانێ کە چ شتێک تۆمار بکە لە چێ زاویەوێکەوە لە بە چه کۆمپۆزیسیۆن و تەرکیب بەندیەکەوە لە چه کادرێکەوە کە یارمەتی بە بابەتی فیلمەکە بەڵێ بە جۆرەی قسەکەت بێ کاک بورانگیان کەواتە ئێمە ئەبێ بڵێین چەند دەرهێنەر گرنگە لە کاری بەڵگە فیلم بەڵام ئەوەنەش وێنەگری با بڵێن ڤیدۆگرافەری شارەزا زۆر زۆر پێویستە یعنی بەقەت دەرهێنەرەکە هەمچی دەرهێنەرەکە بارتەقای دەرهێنەرەکە ئەویش پێویستە بە جۆرەی قسەکەی بەڕێستان بێوا بێەوە نییە کاگوران وێنەگرەکە فەرمونون بەڵێ وێنەگرەکە فەرمونون بەڵێ بەڵێ بەڕاستی زۆر پێویستە و زۆر گرنگە چۆن خەڵک
تایبەت لە فیلمی بەڵگەیە زیاتر وێنەگرەکە بینن و ئەو ئەناسن و لەگەڵ ئەوە زیاتر هەڵس و کەوتەکەن ئەوان نازانن دەرهێنەر کیە و بەرحەڵ بۆیە هەڵبژاردننی وێنەگرێکی باش هەم لە ڕووی کار و ئەزمونەوە هەم لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە شتێکی زۆر مهمە کە بێ سەرنجی تایبەتی پێ بدەین. بەڵێ وێنەگر ئەبێ خوێنەوارێکی باش بێت یعنی کتێب خوێنەرێکی باش بێت و ئەبێ با بڵێن شارەزایی زۆری لە زۆربەی فەلسەفە و بوارەکانی ترا باش هەبێت چونکە لەو کاتێ بەو چاوەی کە بە کامیرەکەی ئەگەڕێ چنە ناو مەیدانە چنە ناو گۆڕەپانی وێنەگرتنەوە کۆمەڵی شت ڕووەدا لەو کاتە ئەوە بێ بیقۆزێتەوە چونکەەوە جارێکی کە ڕووناداتەوە و دەرهێنەر ناتوانێت فریاکەی بۆ وێنەگرە بڵێ وەرە ئەوەم بۆ بگرە دەرهێنەر دەتوانێت هەموو ئیشەکان لێ کۆبکاتەوە ئەبێ وابێت وەنیە کاک بورهانگیان شتێکی کار ئێمە گەلێ جار لە کاتی وێنەگرتنە لە کاتی ڤیدۆگرتنە با بڵێن کۆمەڵێک دەنگ دروستە بێت دەنگی خەڵک دەنگی بازار دەنگەکانش بەشێکن لە ئیشەکان ئەو دەنگانە چۆن بتوانین ئایا بە دوو مایک بتوانین ئەو دەنگانە وەربگرین نەیەڵین هەنێکیان خەسار بێ چونکە هەنێ جار تۆ لەو کاتەیە لەگەڵ کەسێکیت لەگەڵ کارکتەرەکەی بەڵام لە پشتەوە دەنگی تر هەیە و ئەو دەنگانەشت پێویستە چۆن مامەڵە لەگەڵ ئەمەیا بکەین نەیەڵین لە ناو بچێت. بەڵێ وەڵا کاک سەرکەوتیان ئەوەی کە تەجروبەی خۆم بووە ئەوەم بابەتێک تێوە فەرمونون دەنگ هەڵگرەکەش هەر تا ڕادەیەک وەکو ئەو تایبەتمەندیانە کە بۆ وێنەگر ئەرزمان کرد ئەو تایبەتمەندیانە بێ لە دەنگ هەڵگرەکەشە هەر مەوجود بێت لە ئیشی خۆیان لە کاری خۆیان جا وەم بابەتەکەیوە فەرمونون مایکێکی HF ئەوەی کە بە شێوەی بەبێ ینی بە شێوەی وایرلس لە ڕێگەی دوورەوە دەنگەکە ئەنێرێت تۆماریەکە ئەو مایکە شت ئەەکەین بەکارەهێنین بۆ کەسایەتیە سەرەکیەکەمان بۆ کاراکتەرە سەرەکیەکانمان ئیزە دوو کەس بن سێ کەس بن و بە بوومەکە بۆ مایکەی کە مایکە ئەسلیەکە کە لەسەرەوە ئەیگرن و بە بوومەکە بۆ ناو گۆڕەپانەکە بۆ ناو شوێنەکە کەسێک لەم لاولۆلاوە قسە بکە یان دەنگی ئامبیانس بێ ئەتمۆسفێر بێ هەر شتێک دەنگ هەڵگرەکە ئەوانە فریایەنەکەوێت تۆماریەکە هەروە کەوتم بۆ کاراکتەرە سەرەکیەکانیش لە مایکی HF ئەوەی کە وایرلسە ئیستفادە ئەکەن. بەڵێ من بۆ خۆم دەنگ هەڵگر بووم بۆ پرۆژەیەکی براوڕەیەکم لێرە کە چوینە ناو بازار ئەو داوای ئەوەی کرد کە هەنێ دەنگی کە هەیە چۆن تۆماری بکەین اینجا من میکسەرێکم هەیە 16 تراکە 8 تراک تۆمارەکات بەڵام ئەتوانێ و هەشتا یاڵیتەوە هەشتی کەشە خەیتە سەری اینجا من دوو مایکی وایرلێسم بەکارهێنا با بڵێن بێسیم لاوی پێڵێن نازان لە کوردستان چی پێڵێن ئەوانم بەکارهێنا لە یەک دوو جێگەی جیاواز بێجگە لە بوومەکە کە لەسەر کارکتەرەکە بوو بەڵام ئەو دەنگانەکە هاتنە ناو میکسەرەکەەوە هەر یەکەیان بەجیا بوون دوایی ئەویش بۆ خۆی چنینێکی کەیتیا بوو مۆنتاژێکی کەی هەبوو کامیان بەکاربێنین کامیان بەکارنێنین. کاک بورهانگیان من لای خۆمەوە پرسیار و گفتوگۆم لا تەواو بوو بەڵام هەنێ لە برادران سڵاو ڕێزیان بۆت هەیە و بەو هیوایم چونکە لای ئێوە درەنگە ئیتر حەزەکەم بزانم ئەگەر خۆت لە کۆتاییە شتێکت هەیە و کۆتایی بە ئەم بابەتە بێنین بەڵام بۆ بابەتی مۆنتاژیان بابەتەکانی تر ئەوە ئەمەیە ئەگەر کاتێکی کە کاتی بۆ دابنین بە تایبەت ئیشی بۆ بکەین ئەوانیش بیت بیڵێیتەوە زۆرم پێ خۆشە و خۆشحاڵە بم کاک بورهانگیان ئیتر نازانم لە کۆتاییە خۆت ئەگەر شتێکت هەیە خۆشحاڵی جۆگرام ئازانگیان لێبێت. قوربانت بم. بەڵێ کاک سەرکەوتیان منیش ڕێزی تایبەتم هەیە بۆ ئێوە ڕێزی تایبەت بۆ ئەو خۆشەویستانەی کە لەگەڵ ئێمە هاوڕێ بوون و داوای لێبوردنەکەم لەبەر هەلومەرجەکە و بەرحاڵ
کێشەی ئینترنێت و ئەوانە نەمتوانی کە بە شێوەیەکی جوانتر و باشتر لە خزمەتی ئێوە و هاوڕێیانی عزیزا بن و سپاسی هەموو لایکیانەکەم. هیوادارم ئەو شتانەی کە وتمان تۆزێکیش بوێت بە کەڵ هاتبێت و لە نهایەتیشا ئێمە من ئەمەوێت تاکید لەسەر شتێکم داکیومنت هەمیشە داکیومنتی مەحز نییە، داکیومنتی تەواوی ئەوە نییە کە لە حاڵی شتەکە لە حاڵی ڕوودا نابێت. زۆر جار من بۆ داکیومنتەکان بابەتی وایە کە شتەکە لە بەردەستایە، ینی ئەڕۆم ئەیان بینم لەگەڵ یان ئەژیم قسەیان لەگەڵ ئەەکەم وە بە پێی ئەو شتانەی کە لێیان دیتومە یان بیستومە یان بەرهەڵ زانیومە کە چۆنا و چۆنن ئەتوانین کە داڕشتنێکی بۆ بکەین نەک ئەوەی کە چاواشەکاری و درۆ بکەین، بەڵام وەکو ژیانی واقعی خۆیان پێیان بڵێن ئێستا ئەم کارە بکە، ئێستا ئەو کارە بکە، ئێستا دووبارێ بکەرەوە بۆمان و بەرهەڵ وەکو سناریۆیەک وەکو بەرهەڵ بە شێوەیەکی زانستی و ئەلمیتر و بە ئارامشێکەوە بە هیمنایەتیکەوە بڕۆین کاری داکیومنت بکەین لەبەرەوەی کە کارەکەمان جوانتر بێ، پڵان وێنەی جوانتر بگرین، سناریۆیەکی جوانتر بێ، بیرۆکەیەکی جوانتر دابڕژین و بە هەر حاڵ ئەتوانین ئەم کارانەش بکەین لە سینەمای داکیومنتە و ئەگەر کات و دەرفەتیش بوو لە داهاتوە من باس لە 29 جۆرە فیلمی داکیومنت ئەەکەم بۆ هاوڕێیانی خۆشەویست و هەروەها باسی ڕیتمەکەم ڕیتم و تێمپۆ یان ترپە هەروە جەنابەت بە کوردیەکەی وتان لە سینەمای داکیومنتە ئەنواعی زەمان و کات لە سینەمای داکیومنتە و بەرهەڵ بابەتی نەرەیشن بابەتی موسیقا ئەمانە خۆیان مهمن و ئەتوانین قسەیان لەگەڵ بکەین. زۆر زۆر سپاس بۆ ئێوە کەم دەرفەتتان بۆ من ڕەخسان هەموو لایکتان بەخوای گۆراس بێرم. زۆر زۆر سپاس کاک بورانگیان ئازیزان دۆستان، زۆر زۆر سپاس بۆ ئێوەش بۆ هیوایەی کە بتوانین لە ڕێی بەڵگە فیلمەوە هەموو ئەو ڕووداوانەی کە ڕۆژانە لە دەوروبەرمانە ڕوەدەن کۆیان بکەینەوە بیانکەین هەر هیچ نەبێ بەسەر چاوەیەک. ئێمە لە کاتی ئەنفالە لە کاتی هەڵەبجەیە هیچ شتێکمان نییە و ئەو کەسانەشی کە گەشمردە بوون شەهید بوون بەداخەوە لەو کاتەیە نە سێڵفۆنێکە بوو نە قەڵەم و کاغەزێک هەبوو فریا بکەونە و یاداشتانە بنووسنەوە کە ئەوانە ئەگەر بمایە ئێستاکە زەمینەیەکی زۆر زۆر تێر و تەسەلی داکومنتێک سەرچاوی گەورەمان لەبەردەسا بوو بۆ ئەو تاوانە گەورانەی کە بەسەرمانە هاتووە و هەروەهاگە لە جار ئینسانش فریا ناکەوێت بەڵام هەر شادیەکانمان بەڵێ لە بەزم و خۆشی و شایی و دابوونەریتەکانیشمان هەر جیاوازی نییە شەرت نییە هەموو بەڵێ بەڵێ لە هەموو کاتێکە ئێمە هەموو خەفەت بێ بڵێ بەڵێ کاک بورهان منەوە شتێک باسکەم لە مانگی دووە 22 لەسەر 22 کە ئاکاتە ئیتر مانگی ڕەشەمەیە بە پێش مانگی نەورۆز لە مانگی ڕەشەمەی کوردیە چۆن ئێمە مانگی نەورۆزمانەیە لە 20 مانگی زاینیە ئێمە ئێوارەکەی ئاگرەکەینەوە لە 21 چینە دەرەوە بەڵام لە هەمان کاتشە لە 20 مانگی دوو کاکاتە ڕەشەمێ من لە هەنێ دێی کوردستانە ئێستا تاکوتەرا ماوە ئاهەنگێکەکەن بۆ حاجی لەقلەق هەنی شتێکی غەریبە لامان وەنیە ئەڵەن حاجی لەقلەق دێتەوە ئاهەنگی بۆ ئەکەن ئەمە من لە داکومنتێکە لە شتێکا بینیم ئاهەنگێکیان بۆ کردە پڕکیان کردووە هەر لەسەر فەیسبووکا بینیم باوەڕتان هەبێت تەس بە لەشمە هاتەمەیەکێکە لەو نەریتە کۆنانەی ئێمە کە هەمانە ئەوە کەسێکی سادەش کردبووی دای نابوو یعنی زۆرم پێچوان بوو لە ئاواییەکی کوردستانی ڕۆژەڵاتە بەڵێ واللهی نازانم کار براکجار چێ بوو بەڵام ئەوە نییە من بیستم بوو خەریکە ئەیەوی بەڵگەفیلمێک لەو بارەوە ساز بکات یەک دوو ڕۆژ لەمەوبەریش تەلەفۆنێکی بۆ من کرد تۆزێ لەو بارەوە قسەی کرد وابزانم ئەیەوی لەو بارەوە فیلمی دروستکە کە زۆر شتێکی بەجێگە و جوانە ئێمە شتی وامان زۆر هەیە کە پێویستە سەرنجی زیاتری پێبێن بەڵێ بەڵێ هەر بەسەلێن بوونی حاجی لەقلەق تۆ نازانم ئەگەر تۆ ئاگاد لێ بووێت من وەختی خۆی بینیومە لە زۆربەی دیەکان
لە هەنێ جیان هەبووە بەرز بووە هێشتیانێتەوە حاجی لەقلق لەوێ هێلانەی خۆی بکات بۆ حاجی لەقلق حاجی لەقلق ئێمە لە هینی مناڵی خۆمانەیە حاجی لەقلق مارهات نازانم چیتر شتی هەنێشتی وایە با بڵێن دوو پشک و مار لە دەیەکە ئەپارێزێت لەو کاتەوە کە لە مانگی دووە ئیتر دوو پشک و ماروانە سوڕی متبوونیان تەواوە بێتر زین و ئەبندێنە ناوەوە بەڵام حاجی لەقلق وەکو سروشتی کوردستان کە ساڵی کوردی مانگەکانی کوردی لەگەڵ هەموو ڕووداوانی خۆیەتی و حاجی لەقلقش دێت یعنی حاجی لەقلق حەقی ئەوەی هەیە شای و خۆشی و لۆغانی بۆ بکەین کە دێتەمان پارێزێ لەو لە مار و دوو پشک و لەو ئاژەڵانەی کە خەتەرناکن بۆ سەر ژیانی نیشتنی ئاواییەکان شار و شارۆچکەکان ئەیتر بۆیە حاجی لەقلق لە لای ئێمە پیرۆز بۆ و ئەو ڕۆژەش بۆ بۆنەیە پێم جوان بۆ یعنی ئەها کاک بورهانگیان ئەمە یەکێکە لەو شتانەی کە ئێمە ئاڵین ڤیدۆی بگرن هەرچیەک بوو ڕۆژە لە ڕۆژان ئەمانە ئەبن بە سەرچاوە بۆ شتێکی ئاوا جوان گەلێ جار هەموو جارێ دووبارە نابێتەوە بەڵێ سێرەکەی پیرێژنێک دێت بڵێ خەریکن لە ناوەچن ئەگەر زوو فریان نەکەوین وەڵا تا 5 ساڵ 10 ساڵی تر زۆربەی ئەو ڕسم و یاسایانە لەگەڵ ئەو دایە پیرۆ باوە پیرانە کە بە ڕەحمەتی خواچن هەمووی ئەڕوا نامێنێت نەنە هەر کاک بورهانگیان ئێستاش گەلێ لەو پیرێژنانەمان هەیە ڕێحانە و مێخەک بەجلی خۆیانەوە ئاکەن ئیتر بەلای گوێیانەوە بە جلەکانیانەوە ئەمە بووە ئەمە پاراستنێک بووە بۆ دژە کێچ و ئەسپێ یعنی تۆ ئێستا ئەوە نەماوە ئەمانە ئەبێ بگەڕین بە دوایە هەمووی بدۆزینەوە و ڤیدۆی بگرین فۆتۆی بگرین و لەگەڵیا سەرگوزشتەکەی بنووسینەوە لێرە من بینیم سێرم کرد مەسەلەن ڕێحانە و مێخەک ئەمانە دێن دەرمانی پێ دروستەکەن بۆ دژە حەشەرات بەڵێ ئەوانە هەر هەمووی ئەجا کاک بورهانگیان با کاتت دەگری جارێکی کە دۆستان ئازیزان بەڵێ فەرموو بابەتێکی زۆر مهم هەیە لێرەوە من داوا لە هەموو خەڵکی خاوەن هەست و خاوەن سۆز و دڵسۆزی بەنسبەت سروشت و ژینگەوە بەنسبەت کوردەواریەوە بەکەم داوا لە فیلم سازەکانەکەم بەداخەوە چەند ساڵێکە کە زیاتر لە ڕابردوو خەریکە دارستانەکانمان جەنگەڵەکانمان لەناوە بن لەلایەن کۆمەڵێک خەڵکی سوێستفادەچیە و کۆمەڵی خەڵکی کە مادیات بۆیان گرنگترە کۆمەڵی خەڵکە سروشت و ژینگە بۆیان مهم نییە و دژایەتی ئێمە ئەکەن لەبەر قازانجێکی فانی خۆیان مەرتەعەکان ئەسووتێنن دارستانەکان ئەسووتێنن ئەیکەن بە مەزرا ئەیکەن بە باخ نازانم یان ئەی بڕن ئەیبەن بۆ کارخانەکانی ئەو کارخانەی کە چێوبڕی و نازانم دابڕین و ئەوانە شتی لێ دروستکەن شتی دەستی و دەستکرد خەریکە جەنگەڵەکان لە ناوەچێت هەر کەسێک ئەتوانێت من داواکەم هەر کەسێک کە ڕێگەی بۆی هەیە لەم بابەتەوە لەسەر ئەم مۆزوعاتە بە هەر شێوەیە کاتکە فیلم دروستکە راپۆرت دروستکە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەدابنێ لە فستیواڵەکانە بەشدار بێت کار لەسەر ئەم بابەتە بکرێت کە ئەگەر فریان نەکەوین خەسارێکی زۆر گەورە بباردێت گەورەترین تاوانە کە دەست لە سروشت بدرێ شتێکی بسووتێنرێت کاک بورهانگیان ئێمە پێش کامیرە بەیتمانە بووە حەیرانمانە بووە لاوکمانە بووە لە هەنێ لەو بەیت و لاوک و حەیرانانە من کە جۆم لێ بوو بەڵێ کە خوێنومەتەوە کە بڵێن کە جۆم لێ بووە یان کە خوێنومەتەوە کاک بورهان باسەکە ئەڵێ تا بەغا ئەمە هەمووی کورد بووە و بەغا بەغداش پایتەختی ئێستای عێراق ئەڵێ کورد بووە ئەمە لە ناسر و ماڵماڵە هەیە باسیەکات بێجگەلەوە لە هەنێ جێگەی کە باسەکە کە هەمووی دارستان بووە ئێستا بڕۆ کاک بورهانگیان هەمووی ڕوتە نییە دەشتێکە دارستانی تیانە ماوە ئەمە گەورەترین تاوانە ئەوەتانی ئێستا کەش توای بینین کۆمەڵێک بازرگاندارەکانمانە فرۆشن بە تورکیا و ئەی بڕون و بە لۆری ئەی بەن و
کەسیش ناوێرێ قسە بکە و بەداخەوە کاک برانگیان شتمان لەم بابەتانە زۆرە دۆستان ئازیزان بەو هیوایی هەر یەکێ لە لای خۆمانەوە کامیراکەی دەستی بگرێ و ڤیددیوێ بگرێت لەو شتانی کە هەیە بۆ ئەوەی نێڵین وەکو سەرچاوەیەک لە ناو بچن دەستی هەمولایەک خۆش دەستی کاکبران خۆش زۆر زۆر سوپاس بۆ کاتی هەمولایەک کاتێکی خۆش و حەزی شەکەم ئاگادارتان بکەمەوە ئازیزان بۆ یەکشەمەی داهاتوو ئەبوایە خانمی خاتوونی گەشمردە ماریا لێرە لایڤی بکردایە لە یەکی ئایار ئەو خاتونە کاتێک کە پەیوەندی بە منەوە کرد کۆمەڵێک شتی باس کرد ئەو شتانم وا لای خۆم نووسیوەتەوە بەداخەوە من نەمتوانی دەنگی تۆمارکەم هەر دەنگەکەیم تۆمار کردایە ئێستا دامنایە بیری ئەوەم نەبوو چونکە بیرم لای ئەوە بوو کە ئەو لەم ڕۆژەیە لە یەکی ئایارە وانەکەی خۆی بڵێتەوە بەڵام ئەو شتانی کە لای من وتوێتی وا نووسیومەتەوە کۆم کردوێتەوە و هەنێ شتی کەشی هەیە وە چێ شتی لایە تا ڕۆژی یەکشەم تکاتان لێ یەکەم هەمووی با کۆ بکەینەوە بۆی بیکەین بەلایڤێت وەکو پێشنیاری ئەو خانمە بۆ فلیمسازان ئەو فلیمساز نەبوو بەڵام خانمێک بوو پێشتەمەنی خۆی کەوت و بەداخەوە گەشمردە بوو وەکو هەر یەکێک لەو توانایانی کە لە ناو کوردی ئێمەیە هەیە لە ناو ئەچن و ڕێز لە تواناکەی ناگیرێت من ناچمە سەر بابەتەکانی تر بەس باس لەم بابەتیانەکەم ئەم چەمکاکەم کۆمەڵی پێشنیاری جوانی هەبوو منش ئەو پێشنیارانی ئەو پێتان پێشکەشەکەم و هەوڵدەین با بیکەین بە لایڤێکی جوان بۆ ڕوحی پاچی و بۆ ڕوحی پاچی هەموو گەشمردەکانی ترکە خانمانی ترکە بەداخەوە بە بێتاوان ئەوان پاچی زەن ئەکوژرێن تا یەکشەمی داهاتوو بەو هیوایم بتوانین هەمومان بەیەکەوە جارێکی کە لەم منبەرەوە لەم سەکۆیەوە لەم پلاتفۆرمەوە بابەتێکی تێر و تەسەل پێشکەشکەین شەوێکی شاد بۆ هەر هەموو لایەک کاتێکی خۆش